ئازانمان لا هەرجێکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێ بۆ هیوای نەمولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن خۆشحاڵینە ڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لە پرۆگرامی ئەمڕۆمان ببین خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوری سەرکی پێک دێت لا تەوریەکەم و سەرتاماندا باس لە شێرپەنجەی مەمکەکەیم زین ئەم نەخۆشیە چییە و هۆکارەکانی چین هۆکاری چییە کە مانگی ئۆکتۆبەر بە مانگی ڕوبەڕووبوون و بەرەنگاربوونەوەی دژی نەخۆشی شێرپەنجەی مەمکدانراوە لە هەمان کاتیشدا باس لە نیشانەکانێکیم زین ئەم نەخۆشیە چۆن دەردەکەوێت و لە کەسی توشبوودا چۆن نیشانەکانی دەردەکەوێت لەمان کاتیشدا باسێک لە چارەسەرەکانیەکەین و پێویستە چی بکرێت لەم حاڵەتەدا ئەمە تەوریەکەمان دوا بە دوای چینە سەر تەوری دۆمان لا تەوری دۆماندا ڕاستە و خۆمیوانێکمان دەبێت لە سۆدیۆکانمان لە کەرکووکەوە باس لە متمانە بە خۆبوونەکەیم بزانین کە متمانە بە خۆبوون چییە و تا چەند کاریگەری هەیە لەسەر کارەکانی ڕۆژانەمان ئەو کەسانی کە متمانەیان بەخۆیان نیە کاروبارەکانیان چۆن ئەڕوات بەڕێوە لە هەمان کاتیشدا باس لەوەکەین چۆن بتوانین متمانە بە خۆبوون دروست بکەین و چواردەوریشمان تا چەند کاریگەریان هەیە ئەمەش تەوەری دۆمان دوا بە دوای چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باس لە کەمپینێک ئەکەین لە ئێستادا ڕاگەیانراوە بە ناوی کەمپینی بەسە ژن کوشتن ئێمە ئەمڕۆ باس لەم کەمپیناکەیم زین ئەم کەمپینە لەکێوە ڕاگەیەنراوە لەمان کاتیشدا کاری ئەم کەمپینە چییە تا ئێستا چیان کردووە بۆ ئەوەی کە ژن کوژی کەم بکەنەوە لە هەرێمی کوردستان دوا بە دوای ئێوەش باس لە یاساکانی ژن کوشتن ئەکەین و تا چەند جێبەجێ کرا و سزاش بۆ ئەو کەسانە چییە ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەوڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لە بڕگە بابەتەکانمان ببینن بەڵام زانم هەروەکو وتمان لا تەوریەکەم و سەرتاماندا باس لە نەخۆشی شێرپەنجەی مەمکەکەین و مانگی ئۆکتۆبەر وەکو مانگێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشی و دواتریش باس لە نیشانە و هۆکار و چارەسەرەکانیشەکەین هەر بۆ مەبەستەش دکتۆر نەریمان فەتاح پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری مەمک بە ئاشێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت بەیانی ئێوەش باش بەیانی بینەرانیشتان باش سپاس دەکەم بەخێرهاتی دکتۆر باس سەرتا باسێک لە مانگی ئۆکتۆبەر بکەین وەکو مانگێک بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە دانراوە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە بەڵێ مانجی ئۆکتۆبەر لە ساڵی 1985 لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شەریکەیەکی دەرمان هەیە ناوەکەی ناسراوە زۆر لەگەڵ حکوومەتی ئەمریکی لەگەڵ حکوومەتی ئەو لێک لە ویلایەتەکان ڕێککەوتن بۆ ئەوەی پشتگیری لە لێکۆڵینەوەکانی شێرپەنجەی مەمکەن ئەوە مانجی ئۆکتۆبەر بۆ 1985 ئیتر ئەو پشتگیریە پەرەی سند تا ساڵی 1970 لەو کاتەوە مانجی ئۆکتۆبەر دانرا بە مانجی بەرەنگاربوونەوە و هۆشیاری شێرپەنجەی مەمک ئەمیشیان مانگەدا چی ئەکرێت لەو مانگەدا دوو شتی گرنگەکرێت یەکەمیان چالاکی ئەکرێت بۆ وشیارکردنەوەی کۆمەلگا بەگشتی و ئافرەتان بە تایبەتی ئەمە بەشێکیان بەشی دووەمیشیان بەشی ئابوووریەکەیتی کۆکردنەوەی پارە و یارمەتیە بۆ ئەو لێکۆڵینەوەی علمی کە ئەکرێت لەسەر شێرپەنجەی مەمک ئێمە من هەموو ساڵ باسم کردو مەسەن ئێستا گەر سەیری وڵاتان بکەی لەم مانگایە لە زۆر شوێنە بنایەکانیان پەمەیەکەن و نیشانەی شێرپەنجەی مەمک قردێ لە پەمەیەکەیە پەمەیەکەن و بورجی ئیڤڵیان جارێ کرد و بورجی خەلیفەیان کرد مەجموعە بورجێک و زۆر شوێنیان ئاوا ئۆپرای ئوسترالی و هەمویان پەمەیی کرد ئەمە اینجا ڕاکردنی ماراسۆنە و یاریە و ئەو شتانە سپۆنسەریش دروستەکەن یعنی ئێمە بیرمانە کە لە خۆمەلە کە لە دەرەوە بووین مەسەن ڕاکردنمان نەکرد بۆ بەڕاکردنەکە پارەمان کۆ کردەوە و پارەکەشماندا ئەو کۆمەلگانە کە لێکۆڵینەوەی تەندروستی و زانستی دەکەن لەسەر شێرپەنجەی مەمک ئەمە لایەنی پارە و کۆکردنەوە و وشیارکردنەوە لایەنی دومی بەرامبەر ئافرەت یەکسەرە ڕوبەڕوو بۆ زیادکردنی هۆشیاری ئافرەت بەرامبەر شێرپەنجەی مەمک ئەمە کارێکی زۆر گرنگە لە وڵاتە ئەوروپیەکان چی لە وڵاتێکی وەکو ئێمە ئەمە هەر زۆر زۆر گرنگترە دکتۆر پێم خۆشە بزانم کە لە کوردستان چی ئەم مانگە تا چەند بایەخ بەم نەخۆشانە دراوە تا چەند هەوڵ دراوە کە یارمەتیان بدرێت و داهاتیان بۆ کۆ بکرێتەوە بۆی کە بتوانن هاوکاریان بکەن وەڵاهی بە شێوەیەکی گشتی باسی کەین خۆی ئابووری کوردستان ئابوورێکی ئەوەنە زۆر بە گەورە و قەبە نییە ئەگە باسی بکەین ئەوەی ئەکرێ هەندێک لایەنی خێرخوازەیە و بە شێوەی تاکە کەسی و بە شێوەی ڕێکخرا و پارە بۆ شێرپەنجە کۆکەنەوە سندوقی شێرپەنجە هەیە لە وابزان بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش پارە کۆکەنەوە لە نەخۆشخانەی هیوا
پشتگیری ئەو خەڵکانە دەکرێت کە شێرپەنجەیان هەیە لە ڕێگەی سندوقی شێرپەنجەوە زۆر خێرخوازی شارەکانە پارە ئەبن و کۆمەچیان بۆ بن و ئیتر بەو شێوەیە ئەکرێت بەڵام بڵێ بە شێوەیەکی گشتی خەڵکێکی زۆر خەریکیەوە بن ئەو شتە نییە ئەمە لە ڕووی کۆمەک و یارمەتیەوە لە ڕووی هوشیاریشەوە چەند لایەنێکی زۆر دیاریکراو هەیە هەڵدەستن بە باسکردن و پەرەپێدان و قسەکردن و لەسەر بابەتی هۆشیاری شێرپەنجەی مەمک بە شێوەیەکی گشتی ئەگەر نا بەو شێوە گەورەیە نییە بۆ شێوە گەورەیە احتیمامی پێ نەدراوە هیوام وایە لە ساڵانی داهاتوو ئەگە وەزعەکەش باشتر بێ خەڵک هەم لەلایەن حکوومەت و هەم لەلایەن خەڵکەوە ئەو بابەتە بە گرنگتر بگیرێت. دکتۆر باسێک لە نەخۆشی شێرپەنجەی مەمک بکەین بزانین چی و پێناسەیەکی بۆ بکەین. بە شێوەیەکی گشتی شێرپەنجە خانەی یاخی بووە خانەیەکی یاخی بووە لە یاسا و ڕێسا و حکمی لەش لە کۆنتترۆلی مێشک و دەماغ و هۆرمۆن و ئەنزایمەکان دەرەچێت هەموو خانەك کە دروست دەبێ خاڵی سفری هەیە دەستپێکا و خاڵی کۆتایی هەیە کە لە ناوەچێ شێرپەنجە خانەی شێرپەنجە ئەوەی نییە خاڵی سفری هەیە و دەستپێکە بەڵام کۆتایی نایێت و کە کۆتاییش نایێت خانەیەکی لاسارە زۆر خێرا گەورە دەبی بە پەلە گەورە دەبی زۆر زوو زیاد دەکات کە زیادی دەکا ژمارەکەی زۆر زۆرترە و کە دروستی شەوێ بە شێوەیەکی نامۆ بە شێوەیەکی ئاسایی دروست نابێ بە شێوەیەکی ناڕێک دروستە بێ نامۆیە و ناڕێکە و لاسارە و گەورەیە بەشی خواردنی خانەکانی دەوروبەری ئەخوا لەسەر حسابی ئەوان گەورە ئەبێت اینجا کە تااقەتی چوو لەو شوێنە هەڵەسێ بارەکە و بە خوێن و بە جیاز لیمفایی بە لەشا بڵاوە بێتەوە هەڵەسێ بە لە ناوبردن و خواردنی هەموو هێز و تااقەتی ئەم بەشەرە جێگرتنەوەی هەموو خانە نۆرمال و تەبیعی و سروشتیەکان هەتا ئەو بەشەرە لە پەک دێخیت. دکتۆر ئەمێت بزانام سەرتاقی چۆن دەرەکەی و کەسە چۆن بزانێت کە شێرپەنجەیەتی ئێمە باس شێرپەنجەی مەمکەکەین بە شێوەشی گشتی شێرپەنجەی مەمک خۆی عادەتەن لە ئافرەتا ڕوەدا 1970 شێرپەنجەکان لە ئافرەتایە تەنیا 2 لە پیاوە ڕوەدا کە لە ئافرەتا ڕۆدا لەوانێ سێچوانەوە بابەتەیە یەکەمیان ئەو کەسانی کە هیچ نیشانێکیان نییە هەر کەسێک لە سەروی 40 ساڵیەوە بێت لەوانێ هیچ نیشانەیەکی نەبێ گرەیەکێ بێ گرەیەکە دروست بێ ئەو گریانە بە شێوەیەکی گشتی چەند مانگ و چەند ساڵیان نەوێت تا گەورە بن لەبەرەوە هیچ نیشانەیەکی نییە جا بۆیە خۆپشکنین گرنگە ئەو کەسە ئەبێنی هیچ نیشانەیەکی نییە و زۆر ئاساییە بەڵام کە بە پشکنینی سۆنار و پێشکنینی ئەشیعە دەرەکەوی ئەمە گرەیەکی بچووکی نە بە خۆی هەستی پێەکە نە کەس ئاگادارێتی ئەمە خێر و بەرەکەتی و قازانجی خۆپشکنینە زۆر زوو دەستنیشانی نەخۆشەکە دەکرێت ئەوانە زۆربەی زۆری پێیانەڵێن ئەوانەی کە بێنیشانن ئەمانە ئەو گروپن کە برێسچێک ئەوە ینی خۆپشکنین دەیانگرێتەوە لە 40 ساڵی بەرەو 70 ساڵی لەو بینەیە ئەمە گروپی یەکەمە گروپی دووەم ئەو کەسانە کە نیشانەی خۆجەییان هەیە لە مەمک وەکو یەکەمیان پەیدابوونی گرێ لە مەمک بەڵام هەموو گرەیەک لە مەک ماناوانی شێرپەنجەبی وەکو چەند جار وتومە ئەگەر دە ئافرەت گریان لە مەمکی هەبی نۆیان بێزەرەرە یەکیان لەوانەیە شێرپەنجەبی. دکتۆر ئازار چی؟ ئازار بە شێوەی زۆر گشتی نیشانە شێرپەنجە نییە کاتار کەسێک ئازاری هەبوو شێرپەنجەی نییە ئەوە شڕاست نییە ئەزانین چۆنە زۆر کەم حاڵەت هەیە کە شێرپەنجە بە ئازارەوە دێت زۆر ئەویش بە شێوەیەکی ئەگەر بێت و بگاتە پێست ئازێتی پێست ڕابشێشی ئازێتی پێستدا ئەگەر لەسەر ماسوولکەکان بی ئازێتی ماسوولکەکان بدات لەوانەیە ئەوە بکات هەندێک زار هەندێک ئافرەت هەست بە تەزویەکەن زۆربەی ئەو ئێشەی کە لە شێرپەنجەی مەمکە کە دروستە بێ شێوەی تەزوە دێت و ئەڕوان لەبەرەوەی ئازار کە هەبوو بە شێوەیەکی گشتی 5 زیاتر ئەڵێن ئەمە شێرپەنجە نییە بەڵام شێرپەنجەش هەیە بە کەمی بە ئازارەوە دێ جۆرێک لە شێرپەنجە هەیە شێرپەنجەی وەکو هەوکردن وایە وەکو ئیلتیهاب وایە ئەو ئەسڵەن زۆر بە ئازارە ئافرەتەکە هەست دەکات سنجی ئیلتیهابی کردووە بەڵام شێرپەنجەی ئیلتیهابی ئەوە بۆ نوعەیە ئەوە شەبێنی ئازاریش زۆر حاڵەتی دەگمەن. زۆر باشە دکتۆر ئەمەوێت باسێک لەو بکەین کە
هەر ئەم نیشانانەیە کە لەو خانمەیە دەرئەکەوێت چۆن بزانێت کە شێرپەنجەیەتی واتای پشکنین بۆ خۆی بکات ڕۆژانە یاخود مانگانە بۆی کە بزانێت ئەم نەخۆشی هەیە ئینجا نیشانەکان ماوە هێشتا لە گرێەکان نینە گرێ بوو باسمان کردوانە بوو دووەم پەیدابوونی چرچ و لۆس لە پێستی مەمکە سێمیان پەیدا بوو ئەوە چوونە ژوورەوەی گۆی مەمەک لەوانە بچێتە ژوورەوە چوارەم بوونی شلە و وەکو بڵێ گۆڕانکاری لە گۆی مەمەک خوێن هاتن شلە هاتن شتێک لەوانەیە بەو جۆرە بێ هەندێک جار ئاوسانی مەمکە زۆر هەندێک جار وەکو بچووک بوونەوە و چرچ بوونی مەمکە هەندێک جاریش گرێ لە ژێرباڵ ئەمە نیشانەکانی خۆجێیە اینجا خەڵکی کە هەیە لەوانەیە شێرپەنجەکە لە مەم کیاوی و دروست و هەر ئاگاینەی و بڵاو بێتەوە مەسەن چۆتە مێشکی مەسەن سەر ئێشەی بەردەوام هەیە چۆتە سیەکانی هەناسەی تەواو نییە چوتە جگەری ئاوسە ئەو شتانەش ئەبێ ئەو بۆ بسێنەوە ئەوە نیشانەکانیتی اینجا چۆن ئافرەت چۆن پشکنین بکە پشکنین ڕۆژانە نیەگەر ڕۆژانە بێتەوە هەمومان شێتە بین هەموو ئافرەتەکان شێتەکەی مانگانەیە مانگانە یەک جارە نزیکی 10 ڕۆژ دوای سۆری مانگانە ئەبێ بکرێت بینینە و دەست لێدانە بینین بەرامبەر ئاوێنە بوەستێ دەسەخانی بخاتە تەنیشتیەوە اینجا سەر کەمەری اینجا سەرسەری سەیری مەمکی بکات گۆی مەم کێسێتە ژوورەوەیان نا هیچ شوێنێک لە مەم کێسێتە ژوورەوەیان نا یان هیچ شوێنێک لە مەمکییا دەرەپەڕیان نا خۆی بە شێوەشی گشتی یەک قاعدەی زۆر بەسیتەیە ئەم مانگە بەراورد بکە لەگەڵ مانجی چوو بزانە هیچ گۆڕانکاری بووە یان نێ ئەمە یەک اینجا دەست لێدان بەدەستی ڕاست لای چەپ فەحزەکەی بەدەستی چەپ لای ڕاست فەحزەکەی بە شێوەی بازنەیی ئەسوڕێتەوە سەعات 12ەوە 1 و 2 3 ئەسوڕێتەوە تا گەیتەوە 12 پشتی گۆی مەمک فەحسەکەی اینجا ژێرباڵ فەحسەکەی بۆ گرێ ژێری مەمک لە بیرنەکە ئافرەت چووکە لەوێش گرێ دروستەبی سەرەوە لە ئێسقانی ملەوە ئەوێش خۆی پشکنینە ئەوێش لە بیر ناکات ئەوانە شوێنی گرنگن ئاتەن ئافرەت لە بیریەکە پشکنی بکە ئەوانە بکە بە دانیشتنەوە بە پاڵکەوتنەوە ئەگەر هەستی کرد گرەیەک شتێکەیە یان گۆڕانکاریەکی نوێ هەیە خۆ پێویستە سەرداری دکتۆری تایبەتمەند لە مۆزوع بکات. دکتۆر بابێنە سەر هۆکارەکان هەتا ئێستا بە باشی هۆکارەکانی شێرپەنجە نەزانراوە بەڵام ئەمەوێت بزانم هۆکارە دیارەکان چین کە لە ئێستادا بوونیان هەیە و ئەبێتە هۆکاری دروستبوونی شێرپەنجەی مەمەک بە شێوەی گشتی بوون بە ئافرەتێک هەر ئافرەتێک یعنی ئەوە هەیە ئیمکانێتی هەیە شێرپەنجەی تیا دروست بێت بە شێوەی گشتی لە 40 ساڵی بەرەو 70 ساڵی بەڵام ئێمە زۆر نەخۆشمانەیە لە 40 ساڵی زۆر کەمتر 30 ساڵیشمانەیە خوار 30 ساڵیشمانەیە ئافرەت بە شێوەی گشتی تووشی شێرپەنجە دێت وەکو چۆن پیا تووشی شێرپەنجەی پرۆستات دێت ئافرەتی شێرپەنجەی مەمک دێت پیاوی تووشی شێرپەنجەی مەمک دێت بەڵام زۆر دەگمانە بەڵێ ئەمە ئافرەت دووەم تەمەن وەکو وتم لە تەمەنی 40 ساڵی و بەرەو 70 ساڵی زیاتر ڕۆدا هەرچەندە پێش ئەو پاش ئەویش ڕۆدات اینجا دێنە سەر ئەوەی کە ئەو کەسانەی کە لە خێزانیان هەیە لە خێزانیان مەسەن بۆ ماوەیی ئەم بۆ ماوەی چۆنە بۆ ماوەیش دووسێنەوە نەوعێکیان کە ئەوانەی لە جیناتیان هەیە لە کرۆمۆسۆمایان هەیە بە فەحس بۆیان دەرچووە کە هەیە ئەوە تقریبا 5 تا 100 ئافرەتەکانە جەماعەتی دووەمیان جیناتیان فەحسیانیان نەکردووە یانیش نێگەتیڤە دەرچووە سالب دەرچووە بەڵام دووسێ کەس لە خێزانەکە تووشی شێرپەنجەی مەمە بووە جەماعەتی سێم ئەو مەجموعە ئەبێت تەنها شێرپەنجەی مەمکیان هەبێت دواتر بۆ نەوەکانی تریانە گوازێت یا خۆت جۆری تری شێرپەنجەش ئەبێتە هۆکاری دروستبوونی شێرپەنجەی مەمک زۆر پرسیارێکی معقولە یەکەمیان گروپی خاصن ئەو تایبەتەوانەی کە لە جیناتیان هەیە شێرپەنجەی هێلکەدانیش بەستراوەتەوە بە شێرپەنجەی مەمک براکە یەک و براکە دویان پێڵێن هەردووچیان بێکەوە بەستراونەتەوە لە هێلکەدان و لە مەمکات دروستە بێت بە گروپی سێم کە باسمەکە ئەوانەی کە جۆرەها شێرپەنجەیان لە خێزانەیە مەسانی غودەی دەرەقیە هی قۆڵۆنە هی پەنکریاسە مەجموعە سندرۆم و شتەیە نەخۆشی هەیە ئەوانە ئەوە مەجموعی سێمە لە بۆ ماوەیی کە خەڵک تووشی دێت ئەمەشیان بەڵام لە جینات و لە شتان نیە ئەمە گروپی سێمە اینجا مەجموعەیەکی کە زیاتر تووشیدن ئەوانەی بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ هۆرمۆنی ئافرەتانە بەکاردێنین
بە تایبەتی ئەوانەی ئەگەنە سنی یاسی پێڵێن کە سووری ماگانەیان نامێنێت ئەوە بەکاردێن بۆەوەی ئەو هۆت فلەش گەرمایی کە بەلەشیان دادێت زاڵ بن بەسەرەوە. دکتۆر وەستانەی سووری ماگانی خانمان تا چەند گرنگە بۆ توش نەبوون بەم نەخۆشیە بۆ نمونە ئەو کەسانی کە لە 51 ساڵ بەرەو سەرەوەن ئەگەر هاتوو نەوەستایەوە هۆکارە بۆ دروستبوونی شێرپەنجەی مامەک. ئەمەش بابەتێکە باسکراوە ئەڵێ هەتا زوو سووری ماگانە دەست پێ بکە و تا درەنگی سووری ماگانە تەواو بێت مەجای توشبوونی بە شێرپەنجە زیادەکە. ئەزانی چۆنە ئەم شتانە زۆر بەو دەقیقیێنین و بەو گرنگیێنین بەو گرنگیێنی چونکە ئەمانە بەشێکی زۆر بچووک پێک دێنن مەسەن ئەوەی درەنگ شوو بکات ئەوەی شوو هەرشوو نەکات ئەوەی درەنگ شوو بکات ئەوەی درەنگ مناڵی ببێت ئەوەی هەر مناڵی نەبێت ئەوەی شیر نەدا بە مناڵ ئەوەی کەم شیر بدا بە مناڵ ئەوانە هەموو ئەگەری توش بوون زیاد دەکەم بەڵام ئەگەرەکەی زۆر کەمە ئەمە ئەوە نییە خەڵک زۆر لێ بترسێتن ئەمانەش خاڵی زۆر لاوەچینە. ئەو شتانی کە باسم کرد بوون بە ئافرەت و تەمەن و هۆرمۆنات و جین و بەکارهێنانی حەبی مەنعی حەمل بۆ ماوەی زۆر دوور و درێژ بەکارهێنانی هۆرمۆنات و قەڵەوی زۆر و وەرزش نەکردن و جگەرە کێشان و ئەگەر وابێ هەمووی هۆکارە بۆ هەموو ئەگەرەکانی ڕۆژانە مەی خواردنەوە و شەو نخوونی و قەلەقی ئەوانە هەموو هۆکاری زۆر گرنگی پەیوەندیان بۆ شێرپەنجەی مەمکۆوە. دکتۆر لە کەسێک بۆ کەسێکی تر تا چەند فەرقی هەیە شێرپەنجە؟ شێرپەنجە زانی چۆنە مشکلی شێرپەنجە تۆ لە وەڵاوتت ئێمە هێشتا زۆر شتێک لە شێرپەنجە تێناگەین لێ هەرلی تێناگەین پاش ئەو هەموو دیراسە و لێکۆڵینەوەی ینی لە کەسێکەوە بۆ کەسێکەوە زۆر فەرقەیە اینجا خاڵێکی گرنگەیە مەناعی ئەو کەسە بۆ شێرپەنجە زۆر مهمە خەڵکەنە کە ئازانە و بەتوانە و بەرگاگرن و کۆڵ نادەن ئەمانە ئەنجامی نەخۆشیەکەیان دوای چارەسەری زۆر باشتر لەوانی کە زۆرە ترشن و ئەکەون و خۆیان تەسلیمی نەخۆشیەکەکەن فەرقی هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر لە شێرپەنجە مەمک کۆڵیتەوە جۆرەها جۆری هەیە ئێمە بەس بۆ خەڵک باسی ناوە گەورەکە ئەەکەین ئینجا بەڵام هەیە لە قەنەواتەکانی شیرە بێ هەیە لە گلاندەکانی شیرە بێ هەیە جۆرا و جۆری هەیە ئەوانەشیان اینجا هەیە پێش شێرپەنجەیە هەیە هارە هەیە زۆر هارە هەیە تەمەڵە اینجا هەیە هۆرمۆنی موجبە هەیە هۆرمۆنی سالبە هەیە بایۆلۆژی موجبە بایۆلۆژی سالبە بایۆلۆژی نەخۆشیەکە مهمە ئەنی زۆر شتەیە کارەکەن کاتی خۆی لە منەظەمەی تەندروستی جیهانی سیستمی TNM-یان دانابوو کە سیستما بۆ بە قۆناغکردنی شێرپەنجە بوو ئێستاش خەڵک زۆر لێمانە پرسیانە قۆناغەکەی چەنە ڕاستە ئەو قۆناغانە ئێستاش ماوە بەڵام ئەبێت تۆ لەبەر چاو بگری مەزموعە شتێکی نوێ هاتوتە بابەتەکەەوە وەزعی هۆرمۆناتی وەزعی بایۆلۆجی شێوەی وەرەمەکە بمباڵی چیتیایە حەزمی وەرەمەکە چیتیە تر مەزموعە شتێکی نوێ هاتوتە مەوزوعەکەەوە ئەوانش زۆر کاریگەریان دکتۆر باس لە قۆناغەکانی چارەسەرکردن بکەین زانین چارەسەرەکان چییە بۆ ئەم نەخۆشیە؟ بە شێوەشی گشتی چارەسەرەکە تاکو ئەمڕۆژ نەشتەرگەریە ئەی باشە بێزگە نەشتەرگەری چیمان هەیە چارەسەری لێزەرمانەیە تیشک چارەسەری بایۆلۆجیمانەیە چارەسەری هۆرمۆنیمانەیە چارەسەری کیمیاییمانەیە ئەی ئەمانە چین ئێمە لایەکە ئەبێت چارەسەری نەخۆشەکە بکەین لە لایەکی کەشە لە دەستەکەی کەشە بێ من و قەدەغی سەر هەڵدانەوەی بکەین ئەو دوشتە هەردووشی دوولان بە یەکەوە بێ بڕۆن ئێمە ئێستا مەسەن هەندێک جار نەشتەرگەریەکە ئەکەین گرەیەکە لا ئابین و بمباڵیشی دوسێ خۆ دەوەرەگرین بۆ فەحسێنێن ئەوەی منەی کەم بۆتی باسەکەم بەس زۆربەی کات گرەیەکە و دەوروبەری لا ئابین هەموو مەمەکلا نابین بمباڵیشی لە کاتی ئەمەلیات دەرزیەکە دەینە پشتی گوێی مەمکی کە خەوتووە دەرمانەکە سە بمباڵی لە بمباڵی هەموو غودەکان دەرناکەین ئەگەر پێشتر نەیگرتی بێتەوە دوسێ خۆدە دەردێن ینی گەسەیری کە ئەمەلیاتەکە زۆر بچوک بووتەوە هەمام کێ شوێنی خۆیتی و هەم بمباڵمان وێران نەکرد ئەمە ئەگەر زوودە تەشخیص بکرێت اینجا ئەمە نەشتەرگەریەکەیە دوای ئەوە ئەمە وەکو چارەسەر پێتەڵێن چارەسەر بەکاردین اینجا دێین مەسەن عیلاجی هۆرمۆنیە دەینێ کە 150
لەسەر هەڵدانەوەی شێرپەنجە لە مەمکی توش بوو کەمەکاتەوە 150 لە مەمکەکەی تر چارەسەری لێزەری بۆ بکەین بۆ ئەوی لە مەمکی ملی بمباڵی سەر هەڵنەداتەوە کاتە ئەوە تەنها بۆ یەک کەسوانە یعنی هەموو چارەسەرەکان بەیەکەوە هەمووی بەیەکەوە ئەوەی بایۆلۆژی پۆزەتیڤ موجەبی 18 بایۆلۆژی بۆ کرێت لە خستخانەی وا بە خستخانەکانی کەش اینجا ئەگەر بە جۆرەی هەندێ ڕێنمایی حسابیەکەین بە هەندێک حساباتی خۆمان کیمیاوی سوودی ئەبێ بۆ ئەو نەخۆشە یان سوودی نابێ کیمیاوی ئەدەینی یان نادەینی ئەوانە هەموو بۆ قەدەغەکردنی سەر هەڵدانەوەیە دکتۆر حەزم کرد باس لەوە بکەین تۆ زۆر شتت باس کرد بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە سەر هەڵ نەداتەوە بەڵامە بینیت لە هەنێک کەسا دیسان سەر هەڵەداتەوە هۆکاری ئەمە چییە؟ هۆکاریەوەی ئێمە لە بایۆلۆژی شێرپەنجەی مەمک بە تەواوی تێناگەین تا ئێستا ئێستا زۆر جوهدەکە و ماندووبوونەکە لەسەوەیە بە تایبەتکردنی چارەسەرە بۆ هەر نەخۆشێک یعنی ئێمە بە شێوەیەکی گشتی تا ئەم فترەی دوایی چارەسەرەکان بۆ هەموو خەڵک بۆ هەموو خەڵک یەکنەوە چارەسەر بوو ئێستا لێکۆڵنەوەکان لەسەر ئەوەیە بۆچی ئەلیف و با دوو نەخۆشن هەردوو دەرمانیان دێنێ هەردوو یەک عیلاجیان بۆ بکەین هەردوو چیان یەک نەوع نەخۆشیان هەیە کە ئەمە چاکە بێتەوە هیچ مشکلی نابێ ئەمەیان سەر هەڵداتەوە ئەمە کاتە هەر ئەو پرسیارەی من بوو دکتۆر کە فەرقیان هەیە لە فەرقیان هەیە ئەبێ بزانی لە چییە فەرقەکە لەکوێوە هاتووە ئەو فەرقا ئێستا لە بەو دوایە دەرمانەکانی کیمیاویش زۆر گۆڕاوە نەوعەکانی یان گۆڕاوە بایۆلۆجی زۆر دەوری گرنگتر بووە لە چارەسەرەکە لەبەرەوە عیلاجەکان بە تایبەتکردن و بە شەخسەنەکردنی عیلاج بکرێ ینی گروپ بکرێ ینی هەموو شێرپەنجەی مەمک ئێستا بۆ خەڵک هەموو شێرپەنجەمەکی شێرپەنجەی مەمکە بەڵام بۆ ئێمە وەکو دکتۆر و ئەوانەی چارەسەری شێرپەنجەی مەمەکەکەین شێرپەنجەی مەمک هەموو یەک نییە دەیان نەوع ئەو هەر نەوع پێویستی بە نەوعێک لە چارەسەر هەیە دکتۆر ئێوە کەسانی کە نەخۆشیەکە زووتیان بڵاو ئەبێتەوە زۆر حارە نەخۆشیەکە و چارەسەرەکانی ئێوە چی ئەبێت بۆ ئەوان بەدەل لەو چارەسەرانی باسمان کرد ئەزانی چۆنە ئەگەر ئینشاڵڵا هیچ نەخۆشێک ناگاتەوە حەدەتیا بڵاو بێتەوە کە بڵاو بووە ئێمە دەسەڵاتمان زۆر کەمە بێتەوە ئەو کاتە نەشتەرگەری زۆربەی کات بە کەڵک نایە ئەگەر ئەگەر مەسەن بێتە پێستی و برینداری بکە و عزیەتی بدا و بۆگەنی بکە ئەمەلیاتێک نەشتەرگەری بکەین گەڵنان بە کەڵکی نایە زیاتر ئەو کاتانە دەرزی کیمیاوی یان حەبی هۆرمۆنی یان مەسەن ئەگەر بچۆ بیتە پشتی ئازاری زۆربی یان چۆ بیتی سەری تیشکی بۆکەین ئەوانە وەکو یارمەتی دەرن ئەوانە چارەسەر نین تازە ئێمە مشکلەکەمانە چیە ئێمە ئەمێ بگەڕێنەوە سەر ئەو خاڵی کە تۆ دەستت پێکرد ئێمە نامانەوێت خەڵک با بڵاوبوونەوە ببینین ئێمە ئەمانەوێ هوشیاری بدەینە خەڵک خۆیان پشکنن خۆیان ببینن ئەشعە و سۆنەر و دکتۆر پاسمان لە پشکنینی مەمۆگرافی نەکرد ئێسباسیەکەی زۆر باشە اینجا ئەمە بکەم بۆ ئەوەی زوو بیانگرین ئێستا بە شتێکت بۆ باسەکەم بۆ ئەوەی شتەکان بزانی چۆنە من لەم فترەی دوایی 2 هەفتە پێشتە نەخۆشەکەم عملیات کردووە حتا نەخۆشیکەش زۆر عملیاتەکەین بەڵام ئەمەوێ باسکەم ئەم ئافرەتە زۆر ئافرەتشی وریایە هەموو ساڵە پشکنینی مەمۆگرامی خۆیەکات تقریبان تەمەنی 50 ساڵە پشکنینی مەمۆگرام ئەکا هەموو ساڵ بۆ ئەوانەی لە سەروی 40 ساڵیەوە پێویستە مەمۆگرام بکەن ساڵانە جارێ یان 2 ساڵ جارێ ئەم هەموو ساڵێکە ساڵان 2 جاریش ئەسێ سۆنەرەکات پار هیچ نییە بوو ئەم ساڵ هاتەوە گرەیەکی 1 سانتیمەتری دروست بوو ئەو گرەیەک چەند سانتیمەترە هەموو فەحس و شتەکانی بۆ کرا گرەیەکەوە نەبچوو بوو بەدەست هەستی پێ نەدەکرا چوین بۆ عملیاتەکەی لەژێر سۆنەرا بۆی گەڕان هەتا دۆ زیمانەوە سۆنەر شوێنەکەمان نیشان کرد گرەیەکە لەگە دەوروبەری لامان برد بمباڵیشی 2-3 غوت دەمان دەهێنا نردمان بۆ فەحس خاوێن دەرچوو بەیانی سعات 9:30 ئەمەلیاتمان بۆ کرد ئێوارە سا 6:00 ئێوارە چوە ماڵەوە لە ماڵی خۆی دانیشت بوو ئەمە پێویستی بە شێوەیەکی گشتی بە تیشکە بێ بۆ ئەوەی لە شوێنەکەی مەنعی سەرهەڵدانە بکەین حەبی هۆرمۆنی دێنی چکە هۆرمۆنەکەی موجب بوو زۆربەی بە شێوەیەکی گشتی لەوانەیە پێویستی بە کیمیاویش نەبێت لەوانەشە پێویستی بایۆلۆژیش نابێت ئەم ئافرەتە لە وشیاری خۆی شتەکەی دۆزی ئەم وشیاری چەند مهمە ئەمەلیاتێک بە ڕۆژێک
بەیانی بیکەی شێرپەنجە ئێوارە بچیتە ماڵەوە کە هاتەوە کەبینی هەر هەست ناکەی ئەمە نەخۆشی ئەمە گرنگیەکە لەوەیە. اینجا چی بکرێت ئافرەت لە تەمەنی سەروی 25 ساڵیەوە 20 ساڵیەوە سۆنەر بکات چکە ئەشعای مەمک مەمۆگرام بە کەڵک نایە بۆ ئەوانە بە شێوەیەکی گشتی لە سەروی 40 ساڵیەوە بە کەڵک دێ هەتا 70 ساڵی ئەوانەی لە خێزانەکەیان شێرپەنجە زۆرە یان شێرپەنجەی مەمکیان هەیە لە خێزانەکەیان کە سوکاریان هەیەە ساڵی جارێ بیکەن باشە ئەوانەی نیتیان لە کەمی 2 ساڵ جارێ بیکەن باشترە اینجا ئەشعەکەش ئەبێ هەردوو مەمک بێت چکە لە هەندێک شارە ئێستا ئەشعەی یەک لاکەن اینجا ئەشعەکە هەردوو مەمک بێ دوو لاش بێ لەسەرەوە بۆ خوارەوە لە تەنیشتەوە بۆ ناوە یعنی لە کەمی 4 فیلمی هەبێت ئەبێ مەمۆگرام ئاوا بکرێت. اینجا سۆنەریشیان بۆکرێت هەندێک ئافرەت هەیە کێشەی ئەوەیانەیە باسمانەکە کە مەمکیان زۆر چڕە مەمکی چڕیش زۆر مشکلەیە بۆ ئێمە چکە شتی شێرپەنجە خۆی تیا ئاشارێتەوە ئەوانە هەندێک جار ئێمە ڕای بۆکەین ڕەنی مغناتیسی پێڵێن ئەوە بۆی ئەکرێت بەڵام ئەمە بەشێک نییە لە پشکنی بەشی ئەساسی پشکنی مەمۆگرام و سۆنەرە بەکاری بینی. دکتۆر باباسێک لەو کەسانە بکەین کە چارەسەر ئەکرێن بەڵام سەر هەڵەداتەوە ئەمانە چی ئێوە چی ئەکەن لەگەڵم کەسانەیە؟ ئەمەش جایزش ئەمەش ممکنە چونکە سەر هەڵدانەوە دوو سێنە جۆری هەیە یەکەمیان لە شوێنی خۆی سەر هەڵەداتەوە ئەوە ئەو کە ئەوانن کە خانەک دوو خانە سێ خانەی وێڵ خۆیان شاردوتەوە ون بووینە دواتر کە مەناعەتی ئەم ئافرەتە زەعیف بوو سەر هەڵدەنەوە هەیەش لە ژێر باڵیا سەر هەڵداتەوە مەسەن غودەکان بەباشی هەڵ نەژیراوە یانیش خۆیان لە غودەکان شاردوتەوە لەگەڵەوەی عیلاجیشیان وەرگرتووە و تیشکیشیان وەرگرتووە و دەرمانشیان هەر ئەوانە ئەوانە ئەوون ئەو جۆرن کە هارن زۆر ئەوانەی سێمیشیان کە لەشیان بڵاوە بێتەوە مەسەن هەموو شتێک بۆ کردووە پاشچە مانگەی دێتەوە مەسەن جمگەی حوزی دێشی ئەشعای بۆکەی بینی لەوێ دروست بۆتەوە یان لە جگەری دروست بۆتەوە یان لە شوێنێ ئەوانەی یەکەم و دووەم لەوانەیە بە نەشتەرگەری و کیمیاوی ئۆشتانە کۆنتترۆل بکرێ گرەیەکە مەمکی لابیت کە دووبارە دروست بووە ئەوە نییە گرێ لابردن نەماتەوە بێ مەمکی لابیت و بمباڵیشی دەتوانین بمباڵی خاوێن بکەیتەوە کاتە لەسەر هەڵدانەوەدا بەشێک لە سنی خانمان لا ئەبرێت وانی ئەبێ لابرێت کە سەری هەڵداوە لە شوێنەکە ئەبێ لابرێت و بمباڵیشی ئەگەر سەردا بمباڵیشە بێ لابێت بەڵام گەل لەشیا بڵاوەوە خۆی مە ناتوانین بچین بێکمان ئەبێ عیلاجی کیمیاویە تیشکە هۆرمۆنی هەر شتێکە لەگەڵی بەکاری دکتۆر باباسێک لە خۆراک بکەینەوە خۆراکانە کامانن کە باشن بۆەوەی کە خانمان بە دوور بن لە شێرپەنجەی مەمە وڵای ئەو خۆراکانن کە تۆ باسیەکەی ئێستا لە ماڵەوە کە چیتەوە ماڵە خۆراکانی تۆ شەکری تیانە وانە چاوریشی تیانە خواردنی تۆیە تۆ ماشەڵا هیچ عیبێکن نییە وانە ئەو خواردنەی کە من لە ماڵەوە مێبی خۆم شەکری تیانە بێ و چاوری تیانە بێ ئەو دووە وەکو بە شێوەیەکی گشتی باسەکرێ خواردنی شێرپەنجە خۆراکی شێرپەنجە بەڵام بە شێوەیەکی گشتی جا چێمان حەزەکە حەزمان لە چاوری هەمومان هەموو خواردنێک بە چاوریەوە خۆشە و هەمومان حەزمان لە چیلۆیەک پاقلاوەیە دانیشین بە دیارەوە بیخۆن بەڵام ئەمانە خەتەرن و زەرەریان زۆرە ئەمانە بۆ تەندروستی باشنین خراپن ئەوەی کە بێ جسمیشی ڕێکوپێک و جسمێکی ڕێکوپێکی بێ هەرە بێ دوورکەوتەوە لەوانە ئەوەی بێ تەندروستی باش پێ هەرەوەی دوورکەوتەوە لەوانە بۆ شێرپەنجەش ئەوانە خراپن زۆر جایمە بستین ئەڵێ مەسەن ئافرەت دەڵێ وڵای پێمیان وتووە ئەمە مەخۆ ئەوە مەخۆ ئەوانێک بە تای بە سووری تووسی شێرپەنجە بوون مندا دەوان نییە شتەکانوانێت چاوری مەخۆ و شەکر مەخۆ ئەگە ناخۆ تۆژیان خۆت لە قەفەزەکانانی دکتۆر وەکو دوامین پرسیارم ئامۆژگاری چێ بۆ خانمان وەڵڵاهی ئامۆژگاریەکە ئامۆژگاری نییە داواکاریە و پاڕانەوەیە ژیانی خۆتان خۆش بێ خۆتان خۆش بێت ماڵ و مناڵی خۆتان خۆش بێت مناڵەکانتان بە بوونی ئێوە پارێزراون گەورە بن لەبرەوە تەندروستی ئێوە نەک بۆ خۆتان مهمە بۆ کەس و کاریشتان مهمە ئەگەر ساڵانە دوو جار سۆنەر بکەیت و مانگانە جارێک خۆت و پشکنی و ساڵانە جارێک ئەشعەیەکی مەمک بکەیت لەوانەیە گرەیەکی زۆر بچووک بدۆزینەوە ئەو گرەیە بەس گرەیەکە لابین بەس گرەیەکە و بمباڵیشت بەس دووسێ غودە لابین بەیانی عملیات دەکەین ئێوارە چیتە ماڵەوە ئەوە هەم خۆت پارێزراوی هەم سحەتی تۆ باشەبی و هەمیش ماڵ و مناڵت و عایلەکە لێ تێک ناچێت بەڵام ئەگەر خۆ نەهاتی خۆت شاردەوە ئەو گرەیە
ناتوێتەوە تەشە ناتوانێت گەورە ئەبێ و لە شوێنی خۆی و تەشە ناکات لە جات کام وایە خۆ پشکنین و خۆ پشکنین لە گرنگترین خاڵە بۆ ئافرەتان تکایە ئەو شتە پشتگوێ مەخەن. بەو هیواین دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر نەریمان فەتاح سپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری مەمک کە بەشێکی ڕاستە خۆ لەگەڵمان وەڵا ئازدارم هەروەکو وتمان لا تەوەری دوماندا باس لە متمانە بەخۆبوونەکەیم زای متمانە بەخۆبوون چیە و چۆن بتوانین متمانە دروست بکەین و تا چەند کاریگەری هەیە لەسەر کاروباری ڕۆژانەمان هەر بۆ مەبەستەش میوانێکمان ڕاستە و خۆ لا ستۆدیۆکانمان لە کەرکووکۆ لەگەڵمانایە دکتۆر ئەحمەد کەرکووکی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی بەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمانایە دکتۆر سلااو لێ بێ و بەیانیت باش بێت سەرتامەیە پرسیاریەوە بکەم متمانە بەخۆبوون چی ئەگەر پێناسەیەکی بۆ بکەین. بەڵێ بسم الله الرحمن الرحیم سڵاوی خوای گەورەتان لێ بێ و بەیانی هەموو لایەک باش. طبعا متمانە بەخۆبوون الثقة بالنفس self assurance بە مصطلح ئینگلیزیەکەی من هەموو جارێ وتومە کەسێک ئەگەر متمانەی بەخۆی نەبێ خەڵکانی دەوروبەر ناتوانن متمانەی پێ بکەن بەڕاستی. متمانە بەخۆبوون کەسایەتی دروستەکە و هەر کەسێکیش ئەو متمانەی لەدەستدا کەسایەتیەکەی لاوازە بێ و جاری وا هەیە ئەو کەسە هۆکارەکەی خۆیەتی ڕالف ئیمرسن ئەڵێ ئەگەر کەسایەتی خۆتت کردە کرمێک و لەسەر زەوی بڕوان نابێ لۆمەی ئەو کەسە بکەی کە پێی پادەنێ کەواتە کە متمانە بەخۆبوون ڕوکنێک و پایەیەکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤ و لە ژیانی ڕۆژانەی مرۆڤ ئێمە ینی ئەمانوێ بزانین مانای چییە ئەچینە لای جۆردن بایرن ئەڵێ متمانە بەخۆبوون جۆرێکە لە بڕوا بەو هێز و توانایی کە ئینسان لە ناخیا هەیە ینی هەموو تاکێک لە ئێمە لە کۆمەڵگەیە کۆمەڵێک هێز و توانە وزە لە ناخیا هەیە پێویستەکە ئێمە بڕوامان پێی هەبێ ئێمە متمانەمان پێی هەبێ کە ئەتوانین وەگەڕی بخەین و ئەتوانین کاری پێ بکەین ینی جۆرێکە لە ڕاگررتنی باڵانسی دەرونی لە ناخی هەر تاکێک لە ئێمەیە. متمانە بەخۆبوون وامان لێەکە کە بەهێزتر گفتار و کردارەکانمان ئەنجام بدەین و باشتر هەنگاو بنین بەرەو دروستکردنی ئامانجەکانمان و گەیشتن بە ئامانجەکانمان. جگە لەوەش بەڕاستی متمانە بەخۆبوون وامان لێەکە کە بتوانین بەرەنگاری کێشە دەرونی و کۆمەڵایەتەکان ببینەوە و ینی وامان لێکە ژیرانە مامەڵە لەگەڵ دۆخی نەخوازراوە بکەین. دکتۆرمە بزانم کە متمانە لە کەسێک بۆ کەسێکی تر تا چەند ئەگۆڕێ خود لە ژیانی کەسێکەوە بۆ کەسێکی تر تا چەند گۆڕانکاری بەسەردادێت. بەڵێ بێگومان ئێمە هەر لە سەرەتای قسەکانمەوە باسم کرد ینی جاری وا هەیە ئەو کەسە خەتای خۆیەتی متمانەی لەدەستەدا طبعا لە کەسێکەوە ئەو بڕواایە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ئەو متمانەی کە بە خۆیەتی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ئێمە ئەتوانین بڵین لە چەند خاڵێکەوە متمانە بەخۆبوون دەسەکەوێ ینی خاڵی یەکەم هەر کەسێک لە ئێمە هەر تاکێک لە ئێمە پێویستەکە بەرنامەداڕێژیی تەواو بۆ ژیانی بکە ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین لە ژیانی هەر تاکێکی کۆمەلگەی ئێمەیە بێسەروبەریەکی زۆری پێوە دیارە زۆر جار ینی خۆم لە کۆڕ و کۆبوونەوەکانە باسم کردووە هەر کەسێ خاڵی بێ لە پلان خاڵێ ئەبێ لە پیلانی کەسێ ینی کەسێک کە بەبێ پلان ژیا بەبێ تەختیت ژیا بەبێ بەرنامە ژیا بێسەروبەر بوو ئەو کەسە ئەگەر بچووکترین شت ئەبێتە نێچیری شەیتانیان ئەبێتە نێچیری نەفس و هەوا و ئارەزووی خۆی کە بەلا ڕێیابی بە کەواتە بەرنامەداڕێژی لە ژیانی ئێمەیە زۆر گرنگە بۆ هەر تاکێک بۆی کە متمانەی خۆی بە جوانی بێڵێتەوە و متمانە بەخۆبوون بەدەست بێنێ ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر یەکێک لە ئێمە بێگومان خاڵی ئەرێنی و نەرێنیمانەیە خاڵی لاوازمانەیە و خاڵی بەهێزمانەیە ئێمە پێویستەکە دابنیشین ئەم خاڵانە جیا بکەینەوە ینی تەشخیصیان بکەین هیچ دکتۆرێک ناتوانێت ئەو دەرمانە بنووسێ بۆ نەخۆشێک ئەگەر نەزانێ نەخۆشەکەی چییە ئێمە ناتوانین چارەسەری خۆمان بکەین چارەسەری کێشە و گرفتەکانی ڕۆژانەمان بکەین ئەگەر نەزانین خاڵە لاوازەکان و خاڵە بەهێزەکانمان چییە ئەوەی خاڵی بەهێزە کاری لەسەر بکەین کە لە دەستی نەدەین و زیاتر لاواز نەبێەوە ئەوەی خاڵی لاوازە کاری لەسەر بکەین بەرەو بەهێزی پەلکێشی بکەین بەڕاستی ئەم خاڵانەی کە من باسیەکەم بێگومان وەکو جەنابەت وتت لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕێیانی هەموو کەسێک خاوەنی بەرنامەی ژیانی خۆی نییە هەموو کەسێک وەگەڵێ خاڵی لاوازی خۆی نابینێ ئێستا ئێمە لێرە کە دانیشتوین قسەکەین ینی داوا لە خەڵکیەکەین کە ئەم شتانە پەیڕۆ بکەن تا متمانەیەکی زۆر بەدەست بێنن و ئەو کەسەی کە متمانەی بەخۆی لەدەست داوە بیگەڕێنێتەوە و ئەو کەسەشی هەیەی زیاتر وەگەڵێ پەرەی پێ بدە یەکیشی تر لەو خاڵانەی کە زۆر گرنگە بۆ بڵێ
بەڵێ دکتۆر ئەمە باسێک لەوە بکەین کە چۆن ئەم متمانەیە دروست بکەین چۆن وا بکەین کە ئەو کاروبارانی ڕۆژانە هەمانەوە ئەیکەین بە متمانەوە بیکەین و متمانەمان بە خۆمان هەبێت. بەڵێ هەر لە قسەکانی پێشووە باسم کرد وتم بەرنامەداڕێژی لە ژیانە زۆر گرنگە و دیاریکردنی خاڵی لاواز و خاڵی بەهێزی ژیانمان بەڕاستی دابنیشی لەگەڵ خۆتە حیساب هەر لە لایەنە دینیەکەشەوە ینی زۆر چاکە زۆر جار مامۆسایان وامان فێرەکەن کە ئێمە دابنیشین محاسبەی خۆمان بکەین جاری وایە لەگەڵ خۆمانە تاوتویەکی بارودۆخی ژیانی خۆمان بکەین ئەمڕۆ چیم کردو ئەمڕۆ چیم نەکردووە ئەمڕۆ ینی کاروبارەکانی خۆمان لەگەڵ خۆمانە ڕۆژانە تاوتوێ بکەین. خاڵێکی زۆر گرنگ هەیە بۆ دیاریکردنی کەسایەتی و لە ناویشیانە متمانە بەخۆبوون بریتە لە هاوڕێ. یعنی زۆر جار هاوڕێ حکومەکە بەسەر کەسێکەوە برادەر حکومەکە بەسەر کەسێکەوە کە ئەم کەسە متمانەی لە دەست بدا یاخودنا جاری وایە هاوڕێکەی خراپە ئەوەندە تەشقەڕەی پێکا دوو لە ڕووی ئێوە ئەوەندە گاڵتەی پێکا ئەوەندە قسەی ناشرینی پێڵێ ئەوەندە ئەیشکێنێتەوە ئەو کەسە ئیتر متمانەی خۆی لە دەستەدا زۆر جار من گەنجی وا بووە نامەی بۆ نردومیان تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ من خاوەنی کۆمەڵی هاوڕێم لە ناو کۆمەڵێک هاوڕێە ژیان بەسرە بم کە ڕۆژانە وەگەڵێت تەنەمورم بەسەرەواکەن ڕۆژانە قسەی ناشرین و نابەجێم پێواڵێن من ئەڵێم ئەساحب و ساحب عرە بەڵێ برادر ڕاکێشەرە هاوڕێ ڕاکێشەرە ینی تۆ بێ بزانی چۆن هاوڕێکانت دیاری ئەەکەی و چ کەسایەتیەکەکەی بە هاوڕێی خۆت و هەمیشە ئەو کەسە بکەرە هاوڕێی خۆت کە ئەرێنی بیرەکاتەوە و بە ئیجابی بیرەکاتەوە دڵنیا بە تەسیری ئەبێ لەسەر کەسایەتی و لەسەر متمانە بەخۆبوون. یەکێکی تر لەو خاڵانەی کە زۆر گرنگە بۆ کەسایەتی یاخود بۆ متمانە بەخۆبوون و ئەو کەسەی کە متمانەی لە دەستداوە پێویستەکە هەر تاکێک لە ئێمە بەرامبەری پێ قبول بێ بە ناشرینی و بە جوانیەوە. جارێ لە پێش هەموو شتێکە ئەبێ ئێمە خۆمانمان پێ قوبڵ بێ بە جوانی و بە ناشرینیەکانمانەوە بە باشی و بە خراپیەکانمانەوە ینی زۆر جار کەسی وامان بینیەوە خۆی پێ قوبول نییە ینی ڕێزم بۆ جەنابەت هەیە جاری وایە ئەو ئافرەتانی کە لە تەلەڤیزیۆنەکانەوە دەرەچن وەکو فاشیۆن و ئەو شتانە ینی هەموو ئەو تەجمیلانەی کە ئەکرێ بەشێکی زۆری ئەوەیە کە خۆی پێ قوبول نییە وەکو چۆن خۆی هەیە ینی هەر بەم بۆنێەوە کە بەیانیە و چاخۆشە و ئەو شتانە ساڵحی کوڕی مەلا عەبدوڵڵا کە ناسراوە بە حەریقی لە شعرێکی زۆر جوانە باسی چایەکە ئەڵێ تاڵ و شیرین نەمدیوە پێکەوە چابێ چانە بێ هەر کەسێکیش هاونشینی چانە بوو پێت چانە بێ یعنی ئەو کەسەی کە لە خۆگیری تاڵ و شیرین نەبێ پێکەوە وەکو چای طبعاً تەنها چای تاڵ و شیرین بەیەکەوە دائەنێ و یاخود بەیەکەوە ئەگونجێن لە غەیری چایە ناگونجێن تاڵ و شیرین پێکەوە حەریقی ئەڵێ هەر کەسێکیش هاونشینی چانە بوو تۆ پێت چانە بێ ئەبێ تۆ ژیانت بەخۆشی و ناخۆشیەوە خۆش بێ بەرامبەرەکەت بەخۆشی و ناخۆشیەوە پێ قوبول بێ خۆتت بە جوانی و بە ناشرینیەوە پێ قوبول بێ وەکو چۆن خۆت هەی دڵنیا بە ئەبیتە خاوەنی کەسایەتیەکی بەهێز و لە ناویشیانە ئەبیتە خاوەنی متمانەیەکی زۆر بەهێز بە تواناکانی خۆت بەڕاستی. بەڵێ دکتۆر باست لەوە کرد کە ئێمە هاوڕێتی و کەسانە نەکەین کە متمانەیان بەخۆیان نییە ئەمە بزانم کە نیشانەکانی چییە چۆن بزانم کەسە متمانەی بەخۆی نیە بۆ ئێمە بتوانین هاوڕێتی نەکەین یاخود ئەگەر هاوڕێتیشی بکەین هەوڵ بدەین کە بیگۆڕین. یەکێک لەو خاڵانەی کە زۆر باسەکرێ ینی ئەو خاڵانەی کە لە ناو هاوڕێە هەبێ زۆر جار خاوەنی بڕیاری خۆی نییە خاوەنی وعدی خۆی نییە خاوەنی ینی ئەو پەیمانە نییە کە ئەی بەخشێ بە بەرامبەر و ئەمە زۆر لە ناومانە ڕۆدا حتا لە قورئانی شاف ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا أوفوا بالعقود ینی بە پەیمانەکانتان ئێوە وەفاتان هەبێ و ئەو بەڵێنانی کە ئەیدەن ئێوە بەڕاستی پابند بن پێوەی طبعا ئەگەر لە ڕێی چاکەیە بێ ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە مرۆڤی متمانە بەخۆ بوو لەگەڵ کەسێک کە متمانەی بەخۆی لە دەستدا بێ بەڕاستی جیای نەکاتەوە. بەڵێ دکتۆر دایکان و باوکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی ئەم متمانەیە هەر لە مناڵیەوە هەتا و کەسە کە گەورە ئەبێت پێویستە دایکان و باوکان چی بکەن بۆ ئەم متمانەیە دروست بکەن؟ بەڵێ یەکێک لەو قسانەی کە من بە تەما بووم بەڕاستی بیکەم باسی ئەم خاڵە بوو یەکێک لەو خاڵانەی کە وا ئەکا تاکی کۆمەڵگە متمانەی خۆی لەدەست بدا بریتە لە دایک و باوک بریتە لە ئەجوائی ماڵەوە یعنی گەورەبوونی مناڵ لە کەشوهەوایەکی ترساویە لە کەشوهەوایەکی پڕ فۆبیایە
لە کەش و هەوایەکی پڕ شەڕ و ئاژاوەیە ئەو مناڵەخ ئەبێتە خاوەنی کەسایەتیکی لاواز و متمانەی خۆی لە دەستەدا مناڵێکە دەستی برد بۆ شتێک و بڵێ نەکەی بڤەیەک خەیە ئەو شتانی بۆ باسکەی ئەم کەسە متمانەی بەخۆی نییە ینی سەد زۆر لە ئەو دایک و باوکانی کە لە ماڵەوە مەسەن ژیان بەسەرە بە لەگەڵ مناڵەکانیانە جاری وایە لەبەر ئەوەی کە ئاوێک نەڕژێ یان چایەک نەڕژێ یان شتێک نشکێنێ هزار جنێ و بە مناڵێکەدا کە تەمەنی 3 ساڵ بۆ 4 ساڵیان 5 ساڵە هەتا 10 ساڵان کە ئەمە بەڕاستی زۆر کاریگەریی خراپی بەسەرەوە هەیە من لەم ماوەی ڕابردووە لە فەیسبوکەکەی خۆم ڤیددیوەکەم بڵاو کردەوە ئەم ڤیددیوەیە بە بێدەنگە بەڵام باز لە دایکێکەکە کە مناڵەکەی چۆن بەستیوەتەوە بەخۆیەوە بە حەبلێکەوە هەر لە مناڵەوە لەو کاتێک کە مناڵەکە لە دایکە بێ و لە ئێڵداشەکەی ئەکرێتەوە و بەو حەبلەکە ئەپچرێنن ڤیددیۆکە باز لەواکە کە دایکەکە ڕاستە حەبلی ئێڵاشەکەی لەگەڵ مناڵەکە پچراوە بەڵام حەبلێکی تری بە ملێەوە بەستیوەکە دائیمەن لەگەڵ خۆیەتی دائیمەن نایڵێ بچێتە دەرەوە دائیمەن وەگەڵێ ینی جۆرێ لە جۆرەکان زۆر حرسی هەیە بەسەرەوە بەڵام ئەم حرسا وای کردووە ئەم کەسایەتی ئەم مناڵە لاواز بێ و وای کردووە ئەم مناڵە متمانەی بەخۆی لەدەست بدا. یعنی هۆکار زۆرە ئێستا باسمان کرد کە یەکێ لەوانە دایک و باوکە لە ڕووی سیاسەتەوە بەڕاستی زۆر گرنگە سیاسەکانمان ینی ئەم بوارە لەبیر نەکەن و ئەم لایەنە پشتگوێ نەخەن کە متمانە بەخۆبوون زۆر گرنگە هەر جاری وا هەیە تۆ لە ئەخبارێکەوە یان لە هەواڵێکەوە تەماشاەکەی ینی متمانت بەخۆ لە دەست دەدەی ئەو دەنگەی مەسەلەن کە داوتە ئەبینی کەسێکە زوڵمی لێت کردووە کەسێکە کە پێشتر دوو لە ڕووی ئێوە کە درۆی لەگەڵ تا کردو ئێستاکە پەشیمانی متمانە بە خۆت لە دەست دەدەی متمانە بە دەوروبەر لە دەست دەدەی ینی سیاسەکانیشمانە بێ بە جۆرێ لە جۆرەکان وا بکەن ئەو متمانەیە بۆ تاکی کۆمەلگە بگەڕێنەوە ئێستاکە تاکی ئەم کۆمەلگایە بۆ متمانەی بەخۆی بە خاچی بە وڵاتی بە نیشتیمانی نەماوە ئەمانە هەمووی پێویستەکە ئێمە مودارەسەی بکەین و پێویستەکە بەڕاستی لێکۆڵینەوەی لەسەر بکەین یەکێ لەوانە مەکتەب مامۆستای مەکتەبی وا هەیە ڕاتبەکەی خۆی وەرەگرێ ڕاستە بەڵام دەرەنجامی ئەو ئەفعالانە یان ئەو کاروکردوانەی کە ئەنجامی ئەدا لە ناوپۆلا نازانێت چییە من مامۆستای وان بینیوە لەگەڵ تەڵەبەکانیە وەکو ینی نیزامی دیکتاتۆریەت بەکارهێنێ لەگەڵیانە کە ئەمەوە ئەکا ئەو مناڵە خاوەنی کەسایەتیشی لاواز بێ و متمانەی بەخۆی لەدەست بدا و نەتوانێت لە کۆڕ و لە کۆبوونەوەکانە بەڕاستی قسەی هەبێ و ڕاو بۆ چوونی هەبێ بەڕاستی. بەڵێ دکتۆر باباسەکلەوە بکەین کە ئاستی ڕۆشنبیری یاخود معریفە تا چەند هۆکارن بۆ بوونی متمانە واتە ئەگەر کەسێک لە ئاستی ڕۆشنبیری زۆر بەرز بە یاخود کەسێک ئەگەر نەزان بە ئاستی ڕۆشنبیری کەم بێت ئەمە تا چەندە بێتە هۆکاری نەبوون یاخود هەبوونی بڕوا بەخۆبوون یاخود متمانە. بەڵێ طبعا ئاستی ڕۆشنبیری بە بڕوای من هۆکاری سەرەکی نییە بۆ بوونی متمانە بەخۆبوون ئێمە جاری وایە بینی مامە حاجیەکە کە هیچ خوێنەوارەیەکی نییە و بەڵام متمانەیەکی زۆریشی بەخۆی هەیە زۆر جار لەم هەموو قەیرانە لەم هەموو ناخۆشیی کە بەرەوشی ئەم میلەتەی گرتووە مایکی کەناڵەکان ئەچێتە بەردەمی خەڵکیەکی لەوانە ئەو مامە حاجیانەیە ئەڵێ من ناترسم ئەڵێ من پشت بەخوا بەستم ینی ئەو لەلایەنە دینیەکەەوە ئەیبینێ بەڵام ئەمە متمانە بەخۆبوونێکی زۆر گەورەیە لە کاتێکا نا ئەزانێ بخوێنێ و بخوێنێتەوە کەسی وا هەیە مامۆستاشە بەڵام هەر ئەوەنە تۆزێک موچەکەی دواکەوتی تر مەیئوسە بێ و یەکسەر ئەڵێ من بەیانی ئەمرم لە برسا بەبێ ینی بەدەر لەوەی کە بزانێکە ڕزق لای خوای و پەروەردگارەوە ئەو شتانە. من بە بڕوای من ڕۆشنبیری ڕێگایەکە لە ڕێگاکان بەرەو متمانە بەخۆبوون بەڵام وەگەڵێ ئەگەر ڕۆشنبیریش نەبوو یان ئەو کەسە خوێنەواری نەبوو مانای ئەوە نییە کە ئیتر متمانەی بەخۆی نەبێ. بەڵێ دکتۆر باوەڕ بە خۆبوونی زۆر لە کاروبارەکانی ڕۆژانەمان تا چەند کاریگەری هەیە یا ئەو باوەڕ بە خۆبوونە ئەگەر زۆر بێت باشە یاخود خراپە بۆ خودی ئەو کەسە. بەڵێ طبعا زۆر کەس وا ئەزانێ متمانە بەخۆبوونی زۆر مانای خۆ بە گەورەزانین و ئەو شتانێ بەعکسەوە یعنی یەکێک لەو شتانی کە لەو خاڵانەی کە بەڕاستی ئەدبا بەرەو متمانە بەخۆبوونێکی زۆر بریتە لە تەواضع ینی خۆت بەزل نزانی بەرامبەری خەڵک یان نەک مانای ینی ئەم قسانەی من مانای ئەوە نییە کە شتەکانی خۆتت پێکەم بێ خۆتت پێکەم بێ نا من دایمەن وتومە خۆ من پێ زۆرە بەڵام
ئامادەش نیم خۆم بەراورد کەم بە کەسانی تر. ئەمە متمانە بە خۆبوونە. ینی تەوازۆ جیایە لەگەڵ خۆ بە گەورە زانین. متمانە بە خۆبوون جیایە لەگەڵ تەکەبورا بەڕاستی. ئێمەی لە سەرەتای قسەکانمانە باسم کردوتم متمانە بە خۆبوون بڕواایە عەقیدەیە ئیمانە بەو هێز و توانایی کە خۆت هەتا. بەڵام تەکەبور ئەوەیە کە تۆ ینی خۆت بە باشتر بزانی لە بەرامبەر و جۆرێک لە جۆرەکان سڕینەوەی بەرامبەری تایە. من ویستم باس ئەوە بکەم کە بەڕاستی خۆ بەکەم زانین بەرامبەر جوهدی خەڵکی یان بەرامبەر کاروبارەکانی خەڵکی کارێکی زۆر باشە بەڵام نەگاتە ئەوەی کە لەسەر حیسابی تۆ بێ نەگاتە ئەوەی کە لەسەر حیسابی من بێ. مەسەلەن بۆ نمونە کەسی وا هەیە متمانەی بەخۆی لەدەست داوە هۆکارەکەش چییە؟ دائیمەن حەزەکە خەڵکی ڕازی بکات لەسەر حیسابی خۆی. دائیمەن ئەوێ قوربانی بە ژیان و بە کاروباری خۆی بدا لە پێناوی ڕازیکردن و خۆشگوزەرانیکردنی دەوروبەرەکەی. هەمیشە کەلیمەی بەڵێ کەلیمەی بەسەرچاو کەلیمەی وەگەڵێ ئەشهەدو بالله ینی دەست بە سەرسینگەوە ئەمانە هەمووی بەڕاستی لە ژیانی ڕەنجی داوەتەوە ئەوە نیشانەی کەسایەتیشی لاوازە. ئێمە ئەم دینەی ئێمە ینی وا فێری کردوین کە بەڕاستی یەکەمین وشەیەکمان بریتە لە لا ئەبێ فێری نابین ئەبێ فێری ئەوە بین کە بڵین نا. ینی زۆر جار ئەو نایە ئەدبا بەرەو ینی کەسایەتیی بەهێز و ئەدبا بەرەو متمانە بە خۆبوونێکی زۆر گەورە بەڵام لە کاتێکشا من ینی خۆم بە گەورە نازانم چکە تەکەبوری بریتە لە نیەتێک لە دڵتا ئەو نیەتە واد لێکە خۆت بە باشتر بزانی بەرامبەر مرۆڤێکی تر خۆت بە چاکتر بزانی بەرامبەر مرۆڤێکی تر. نا من شتی خۆمم پێ جوانە بەڵام لەوەشە لەلایەنێ لەلایەنەکانی ژیان وەکو زانایانی پێشینی ئێمە ئەڵێن ڕەئی صواب يحتمل الخطأ. يعني ڕەئی من خۆم پێم ڕاستە خۆم پێم جوانە خۆم پێم باشە خۆم پێم دروستە بەڵام زۆر جاریش جاری وا هەیە بۆی هەیە هەڵە بێ من قەت ناڵێم هەڵە نییە. خۆ ئەگەر بڵێم بە هیچ جۆرێ من هەڵە ناکەم ئەوە بریتە لە خۆ بە گەورە زانین ئەوە بریتە لە لوتبەرزی و لە تەکەبوری. بەڵام نە خاڵێکی ڕەجعی ئەهێڵمەوە و سنوورێک هێڵمەوە کە ئەڵێم وەڕەئی غەیری خطأ بەڵام يحتمل الصواب. ڕەئی غەیری من پێم هەڵەیە بەڵام ئەشبێ لە حەقبێ لە حەقبەکان لە زەمانێکیان لە کاتێک لە کاتەکانی ژیانە ببێ بەڕاست و من هەڵە ببم بەڕاست. دکتۆر دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوون یا خودنەمانی متمانە بەخۆبوون قسە و قسەڵۆکی دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانمان لەسەر نەمانی ئەم متمانەی کە بە خۆمانمان هەیە؟ بەڵێ طبعاً دەرەنجامی نەبوونی متمانە بە خۆبوون چەند خاڵێک ڕوو ئەدا لە ژیانمانە. یەکی لەو خاڵانە بریتە لەوەی کە جەنابەت باست کرد تەئسیری قسە و قسەڵۆک بەسەرمانەوە بە تایبەت لای خوشکەکانمان ئافرەتان کە زۆر جار لەگەڵ یەکادا ئەنیشن و باس و خواسی یەکترەکەن جاری وا هەیە ئەو کەسە وای لێ دێ قسەی خەڵکی بۆ گرنگە بێ ینی وای لێ دێ بچووکترین غەیبەتێک کە کرابێ بۆی بجێڕدرێتەوە ئەم کەسە وەگەڵێ متمانەی بەخۆی لەدەستەداوە جاری وایە ئەگری جاری وا هەیە گلەیی ئەکات جاری وایە جنێوەدا جاری وا هەیە ینی ئەبێتە شەڕ ینی لەسەر ئەوەی کە کەسێک قسەی پێکردووە بەدەر لەوەی کە ئەو قسەیە ئەگەر لە ڕۆژی قیامەتیش بێ بەڕاستی هەر سوودی بۆی هەیە کەواتە ئێمە نابێ قسە و قسەڵۆکی دەوروبەرمان تەئسیر لە من بکە. من وەکو مامۆسایەکی ئاینی کە خاوەنی منبەر و خاوەنی مزگەوتێکم خۆ ئەگەر گوێ لە هەندێک کەس بگرم نابێ بەم جلانەوە بێم لێرە قسە بکەم بەڕاستی. بەڵام ئەگەر گوێیان لێ نەگرم من ئەو ئامانجەی کە هەمە ئەو وەگەڵێ ئەو هەدەفەی کە هەمە بەڕاستی ئەی پێکەم بەبێ ئەوەی کە گوێ لە هیچ کەسێک بگرم. ئەو قسانەی کە ئەکرێ ئەگەر نەسیحەتێکە بۆ من وفعلا بزانم من هەڵام ئەوە وەریەگرم بەڵام ئەگەر بزانم کەسێکە و ئەوێ لە کەسایەتی من بداوە ئەوێ لەسەر حسێبی من خۆی بەرزەوە بکە بە هیچ جۆرە گوێ لێ ڕناگرم چکە من خۆمم خۆشترەوێ وەک لەوانی تر من خۆمم پێ باشترە وەک لەوانی تر ینی باشترە ینی لە ناو دوو قەوسان مەبەستم لە ئەولاترە خۆمم پێ لە پێشترە وەک لەوانی تر وەگەڵێ الأقربون أولى بالمعروف. ینی ئەمە نەتیجەی ئەوەیە کە من جۆرێک لە جۆرەکان ڕقم لە خۆمە من لێرەوە ئەڵێم بە هیچ جۆرێک من نابێ ڕقم لە خۆم بێ یان کە ئەو کەسەی کە ئێستا گوێ لێمانە ڕقت لە خۆت نەبێ و خۆتت پێ قبول بێ وەکو چۆن هەی ینی پەنامە بەرە بەر تەجمیلی لوت کە من خۆم بەڕاستی تەجمیلم هەیە بەڵام لەبەر قسەی خەڵک نا بەڵکو لەبەر ئەوەی کە کێشەیەکی تەندروستیم هەبوو بۆیە من کردم.
ینی پەنامە بەرە بەرگۆڕینی فەیسی خۆت لەبەر قسەی خەڵکی ئەگەر بێت و تۆ کێشەیەکی تەندروستی نەبوو بۆیە دینی شەڵێ جائیز نییە لەبەر قسەی خەڵکی تۆ بچی دەستکاری فەیسی خۆت بکەیت دەستکاری کەسایەتی خۆت بکەیت دەستکاری جلوبەرگی خۆت بکەیت بەڕاستی لەبەر قسەی خەڵک بواە منە بواە بە جبۆ مێزەرێکەوە بەڕاستی لە هەموو شوێنێکا بگەڕامایە و ئەم جلانم لەبەر نەبووە یان پێم بیدع بواە یان پێم ناشرین بواە یان پێم بە جۆرێ لە جۆرەکان لە دەرچوون لە دین بواە بەڵام وانە ینی قسە و قسەڵۆکی نابێ کاریگەری بەسەر فەیسی تۆ هەبێ بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە لەگەڵەوەی کە شانازی بە جلوبەرگی مەلایەتی خۆماکەم بڵێ بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە متمانەیان بەخۆیان نیە پێویستە چواردەور چۆن هەڵسوکەوتیان لەگەڵا بکەن بۆی بتوان ئەم متمانەیە دروست بکەن بڵێ وەڵاهی چواردەور کۆمەڵگە زۆر کاریگەری هەیە بەسەر تاکەکانیەوە یعنی زۆر جار بەداخەوە من کە حتا لە فەیسبوک ئەگەر تەماشا بکەیت زۆرترین حەدەسێک کە ڕوو بدا ئەم میلەتەی ئێمە بەداخەوە وایە یعنی کەسایەتیەک بۆی هەیە بیبەنە حەلحەلەی ئاسمان بە چەند وشەیەکی بریق و باق بەڵام هەمان کەسایەتی ئەگەر هەڵەیەکی لێ ببینن لە جیاتیەوەی بۆی داپۆشن یان ئەوە تا نەسیحەتێکی بکەن یان دڵسۆز بن بۆی ینی کەسایەتی خۆی لە دەستنەدا زیاتر ئەی ڕوخێنن زیاتر جنێوی پێ ئەدەن وە زیاتر وەگەڵێ قسەی پێڵێن ینی بەهای لە دەست ئەدەن پێی بەڕاستی ئێمە دەوروبەر وەکو کۆمەڵگە پێویستە لەسەرمان ئەو کەسانەی کە متمانەیان بە خۆیان نییە هەر لە مناڵێکمانەوە تا ئەو گەورەی کە لە بازارەکانە سوورەتەوە چوزانم لە کۆمەڵگەیە لەگەڵ ئێمە وەگەڵێ احتیکاک هەیە بەرکەوتن لەگەڵیا هەیە پێویستەکە ئێمە ئەو بەهایی لە نێوانمانە هەیە بیپارێزین وەکو مرۆڤ چۆ خوای پەروەردگار ڕێزی لە مرۆڤ ناوە ئەبێ من ڕێزی لێ بنێم خۆ من ئەگەر ڕێز لەو مرۆڤە نەنێم مانای وایە کە من ڕێزم لە ڕێز لێ ژیراوێکی خوای پەروەردگار نەناوە ینی من جاری وا هەیە وا ئەەکەم هاوڕێکەم کەس و کارەکەم ئەوەی لە کۆمەڵگەیە بەهای لە خۆی لەدەست بداوە هەست بە کەم تەرخەمی بکە لە ژیانیا هەست بە کەمی بکە لە ژیانیا وای لێ ئەەکەم کە لە ژیانیا هەست بکە کە ئەم کەسە هیچ کارێکی نییە و هیچ ئەرک و مافێکی لە ژیانە نییە ئێمە پێویستەکە هەر تاکێک لە ئێمە لە کۆمەڵگەیە ینی هەست بەوە بکە کە خوای پەروەردگار بۆ کارێکی دیاریکرا و دروستی کردووە ینی هەر یەکێک لە ئێمە بێبەها و بێ ئەرزش نییە لەم سەرزەویەیە ئەو کەسەی کە وەفاتەکە ئەبێ بزانین ئەو کەسە ئیتر ڕزق و ڕۆزی نەماوە ئیتر مەهام و ئەرکی لەسەر ئەم دنیاە نەماوە مادام من لەسەر دنیاە ماوەم هێشتاکە ڕوح لەبەرم هێشتاکە هەناسە ئەدەم دڵنیابم و ئەبێ دڵنیابم کە من خاوەنی ئەرکێکی خۆمم ماڵەوە چاوەڕێمە کۆمەلگە چاوەڕێمە سیاست چاوەڕێمە ئابووری چاوەڕێمە یعنی هەموو لایەنەکانی کەسایەتی من کە کەسایەتیم دروستەکە چاوەڕێ من تا بەڕاستی جێدەست و بەسمەی خۆم بەجێبێڵم بەڵێ سپاس دکتۆر سپاس بە ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانن بەڵێ سپاس بۆ دکتۆر ئەحمەد کەرکووکی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کابەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە کەرکووکەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە با بێکەوە بینەری بین و دواتر بەردەوام ببین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکووتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لا کەمپینێکەکەین بە ناوی کەمپینی بەسە ژن کوشتن. ئێمە ئەمڕۆ باس لەم کەمپیناکەیم زین لە کێوە ڕاگەێنراوە و کاری ئەم کەمپینە چیە و چیان کرد تا ئێستا و ئەندامەکانیان کێن و تا چەند توانیویانە ژنکوژی لە هەرێمی کوردستان کەم بکەنەوە. هەر بۆ مەبەستەش بەڕێز میوان قەرەداغی لە برسای ڕێکخراوی تیشکی گەنجان و بەڕێز نۆژین حەسەن ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بێت. جەنابەت باش بەیانی بینەران باش زۆر سپاس دەکەم. بەڵام من پێشەوە ئەمەوێ بڵێم لە دەست پێک سڵاو بۆ ڕۆحی پاکی بەڕێز مام جەلال کە دوێنێ یادی بوو لەبەرەوەی کەسێکی داکۆکار و سەرسەخت بووە لە مافی ژنان. کاک میوان با باسێک لەوە بکەین کە ئەم کەمپینە لە کێوە دامەزراوە و کاری ئەم کەمپینە چییە؟ بەڵێ ئەم کەمپینە بە خۆشحاڵیەوە لە سیانزەی نۆی 2020 لە هۆڵی ئازادی لە سلێمانی دروست کراوە لەلایەن چەندین کەسایەتی و مامۆستای ئاینی و ڕێکخراوەکانەوە 48 ڕێکخراومان لەگەڵایە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی 101 ئەندامی حازر هەیە لەگەڵ 153 کەسایەتی و مامۆستای ئاینی. کاک میوانزین ئەندامەکانتان کێن و لە چەند ئەندام پێک هاتوون؟ مەبەستە گشتی ئەندامی گشتی ناڵێم ئێمە تازەیە سەرەتایە 150 ئەندامێک هەیە. نوژی خان باسی لە ئەندامەکان کرد ئەمێ بزانم کە خانمان تا چەند بەشداریان هەیە لەم کەمپینەدا؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتەکە ڕەخسانمان خۆشحاڵ. ئەوەندەی من ئاگادار بم ئەم کەمپینی کە ڕاگەێنراوە ئەندامەکان زوربەی زۆری ئافرەتە و پێشم خۆشە کە زوربەی زۆری ئافرەتە و دڵنیاشم لە داهاتووە کۆمەڵێک کار و چالاکی زۆر باش ئەکرێ بۆ ئافرەتان و بەڵکو ئیشەڵا ڕەوتی ئەم ژن کوشتن و کۆمەڵێ بابەتی شتی تر چۆن بڵین نەمێنێت. کاک میوان با باسێک لەوە بکەین کە کار و چالاکیەکانتان لە سەرەتای ڕاگەاندنی ئەم کەمپینەوە بەرەوکوێ ڕۆشتووە چیتان کردووە؟ بەڵێ خۆشبەختانە لەگەڵ ڕاگەاندنی کەمپینەکە لەلایەن نووسینگەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی پەیوەندی بە منەوە کرات کە بۆ هەم ئاهەنگ بێ لەگەڵمانە. بەڵام ئەوە بوو دەرفەت نەگونجادانیشین لەگەڵی سپاسیانەکەین پشتیوانی تەواومانەکەن لە هەموو ڕوویەکەوە. دواتر سەردانی بەڕێز ڕێکخراوی CDOمان کرد بە هەمان شێوە کە خۆیان ئەندام لە کەمپینەکە هاوکار و پشتیوانە بن بۆ هەر کارێک لەگەڵمان. دەستان خۆش بێت. نوشین خان ئەمێ باسێک لەوە بکەین ئامانج لە ڕاگەاندنی ئەم کەمپینە چیە؟ بۆچی ئەم کەمپینەتان ڕاگەاند؟ ئامانج لە ڕاگەاندنی ئەم کەمپینە ئێمە تەنها بوو ئەوەیە کە ژن کوشتن نەمێنێت، تونند و تیژی بەرامبەر ژنان نەمێنێت، چکە بەڕاستی ڕێژەی ژن کوشتن زۆر زیایی کردووە بە بیانووی ئەوەی کە کوشتن چارەسەرە بۆ پاراستنی شەرەف. بەڵام ئایا ئەمە حەلە؟ نەخێر، ئەمە حەل نییە، چکە کۆمەڵگەی ئێمە زوربەی زۆری وا ئەبینێت کە شەرەفی خۆی لە ئافرەتە ئەبینێتەوە. بەڵام تۆ کاتێک کە ئەم ئافرەتە تووشی هەڵە ئەبێ لەگەڵ چیا تووشەبێ؟ لەگەڵ ڕێگەزی بەرامبەر توش نابێ، کەواتە ڕێگەزی بەرامبەریش لەگەڵ یا هەڵەیە. بەڵام ئایا تۆ کوشتن چارەسەرە؟ نەخێر، شتیوا نابێت. دەستان خۆش بێت. ئەمێ باسێک لەوە بکەین کە ئاین تا چەند بۆتە هۆکاری بڵاوبوونەوەی ژنکوژی لە هەرێمی کوردستان؟ ڕاستی ئەگەر بینە سەر ئاین من قەت لەگەڵ ئەوانیم ئاین ڕێگە بابەوەی کە ژن بکوژرێت، چکە بە هیچ شێوەیەک ئەوە نییە. یعنی بەڕاستی پێویستە مامۆستا ئاینیەکان بێن کۆمەڵێک بابەت، کۆمەڵێک چۆن بڵێن سیمینارات بوترێتەوانێ کە خەڵک زیاتر هۆشیار بکرێتەوە بۆ ئەوی ئاینی ئیسلامیش زیاتر ناشرین نەکرێت. تۆ ئایا ئاینی ئیسلام ڕێگە بە کوشتنی ئافرەت ئەیە؟ نەخێر، شتیوان نییە. بەڵام لەوانەیە سزا بدرێت، بەڵام تۆ کوشتن هەر چارەسەر نییە. کۆمەڵێک حەلی تر هەیە، کۆمەڵێک شتی تر هەیە، ئەتوانی جێبەجێ بکەی ئەم کوشتنە نەمێنێت بەڕاستی. دەستان خۆش بێت. کاک میوان ئەمێ بزانم کە هیچ مامۆستایەکی ئاینی هەیە کە بەشدار بێت لە کەمپینەکەتان یاخود ڕۆژانە سیمینار ساز بکات بۆ ئەوەی کە بتوانێت خەڵکی هۆشیار بکاتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە لێرەوە ئەمەوە بڵێم زۆر سپاسی مامۆستام لە نادرەکەم کە لە سەرەتای کەمپینەکە بەشدار بووە لەگەڵمانە و ئێستاش بەشدارە.
بەڵام بۆ سمینار و کۆڕ و ڕۆژ چۆنەڵێ وشیارکردنەوە لە پلانی داهاتوایە و ئەشکرێت بەم زوانە بۆ هیواین ئەمە بزانم کە کار و پرۆژەی داهاتووتان چی ئەبێت کار و پرۆژەی داهاتوومان ئەوەم لەبیر نەچێت کە ئێمە زۆر سەردانی چەند جهەتێکمان کردووە بەڕاستی دەستخۆشییان لەکەین هەم ئاهەنگ و پشتیوان بوون لەگەڵمانە ئەنجومەنی پارێزگا بەڕێز کاک ئازاد زۆر پشتیوانی خۆی دەربڕی و چەندین کەس و لایەنی کە پشتیوانیان دەربڕی ئێمە سەردانیانکەین لە ئایندا بەڕاستی سەردانی دادگای سلێمانیەکەین بۆ هەمان مەبەست و بۆ کەیسی ئەو دوو کچەی چەمچەماڵ خۆی لە دروستبوونی کەمپینەکە بەڕاستی لەو کەیسەوە کاری ئەوە بەڵێ دروست بوو. کاک میوان ئەمە بزانم کە بۆچی تەنها لە سلێمانی بۆ لەتان بردۆ تا قەزا و ناحیەکان لەوانێ بۆ ئەوێ پێویستتر بێت وە دیاردەی کوشتن زۆر بێت لەوێ هۆکار چێ بۆ لە سلێمانیە بۆچی نەتان بردۆ تا بە تاکید ڕاستە ناڵێم کەمپینەکە تازەیە لە گەرمیان لەگەڵمانە ئەنداممان هەیە لە گەرمیان لە شارە زور لە هەولێژ هەمان ئەندام بەڵام کەمپینەکەش یعنی هەموو کەسێک ناتوانێت بەشداری کا بەڕاستی چکە من جیاوازەکەی لەوا بینم ئەم کەمپینە ئەنوا بڵێن کەسانی شارەزا و بوێری تایە بە خۆشحاڵیەوە خاتون ئەمێ باسێک لەوە بکەین کە ئەم کەمپینە تا چەند جیازی هەیە لەگەڵ کەمپینەکانی ترکە لە پێشترا هەبوو بۆ نمونە زۆرێک کەمپین هەبوون دژ باژن کوژی بوون لە هەرێمی کوردستان ئەمێ بزانم ئێوە چیتان کرد بۆی کەمپینەکەتان جیاواز بێت لەوان ئێمە کەمپینەکەمان هەوڵ ئەین کە زۆر جیاوازتر بێت لە چاو کەمپینەکانی ترا ئێستا من خۆم لەگەڵ ینی کۆمەڵێک لەو ئافرەتانی کە لەگەڵمانەیە وا قەرارمان ناوە کە کۆمەڵێک دەورات بڵێنەوە کۆمەڵێک سیمینارات ڕێک بخەین و ئەم دەوراتە هەر لە سلێمانیان نەبێ بیبینە شار و شارۆچکەکان بۆ ئەوەی زیاتر هۆشیاری بڵاو بکەینەوە و هەروەها بە تایبەت ئافرەتان وایان لێ بکەین کە چۆن بڵێن خاوەنی کەسایەتێکی خۆیان هەبێ ببن بە ئافرەتێکی تر بوێر بن یعنی بەڕاستی ئەگەر ئێمە ژن کوشتن بجێڕینەوانە لە پێشە بۆ کەلتورە کە یعنی کەلتوری ئێمەوە ئین کراوە کە ئافرەتێک غەڵەتێکەکە زینایەکەکات ئەبێ بکوشتێ ئەمە عقلێتێکی کۆن و بیر و بۆچوونیشی کۆنە بەڵام ئێمە ئەگەر بین ئیشی لەسەر بکەین ئەم دەوراتانەی کە ئێمە ئەمانەوە بیکەینەوانی و زیاتر هۆشیاری بڵاوکەینەوە سیمیناراتی زیاتر بکەین بە تایبەت بۆ ئافرەتان و کچان کاتە ئەو گۆڕانکاریانە چی ئەبێت لەو کلتورە ڕووبدات بۆ ئەوی کە بتوانین هەمان ئەو ڕێڕەوە نەبێت کە لە پێشتردا هەبووە یەکەم شت گۆڕانکاری کە دروست بکرێت ئەبێ لە پێشا لە پەروەردەوە دەست پێ بکەین ئەبێ پەروەردەیەکی دروستمان هەبێ بەڕاستی پێویستە چی بکرێت لە پەروەردە لە پەروەردەیە چ لە نێریش و چ لە مێش ئەبێ ینی پەروەردەیەکی دروست پەروەردە بکرێن خاصەتەن ئافرەتانمان ئێمە ئافرەتانمان یعنی زوربەی زۆری ئافرەتانمان کێشیان ئەوەیە کە یعنی چۆن بڵێن ئەوە ڕاستە ئازاد نین بەڵام ئازاژ نین لەگەڵ ئەوەیە بوێر نین خاوەنی کەسایەتی خۆیان نییە کۆمەڵێک شت هەیە هەر لە مناڵیەوە فێرکراون کە ئەمە عیبە ئەمە شەرمە ئەمە نابێ بکرێت تۆ ئافرەتی ئەمە کراوە لە پەروەردەیە تا ئێستا یا خود ئێوە هەوڵ ئەدەن بیکەن ئەمە ئەتوانین بڵێن کراوە بەڵام کەمتر کراوە بەڵام ئەبێ ئێمە زیاتر هەوڵ بین ئەبێ زیاتر ئیش لەسەر پەروەردە بکەین خانمان زیاتر بین نەدەرەوە وان لێ بکەین کە بوێر بن کە چۆن بڵێن ئازایانەم داوای مافی خۆیان بکەن شەرم و کۆمەڵێ شت هەیە یعنی وا لە ئافرەت بکرێ لاواز دەرنەکەوێت چکە من تا ئێستاش ئافرەت هەیە لەگەڵ ماکە کۆنتاکتی هەیە لەگەڵم ئەوەندە لاوازە کە تۆ دەستیشی ئەگری غیرەتی ئەوەی نییە کە بتوانێت داوای مافی خۆی بکە ئەمە کێشەکان خۆی کاتە خودی خانمەکان خۆیان کەوتووە پێویستە سەرتا ئازابن ئەنجا دوایی بتوانن کە ئێوە کاریان بۆ بکەن بەڵێ ئەبێ ئازابن بوێر بن خاوەنی کەسایەتی خۆیان بن بتوانن داوای مافی خۆیان بکەن ئەمانە هەمووی زەڕورە دەستان خۆش بێت کاک میوان با باسێک لەوە بکەین کە ئەم کەمپینە تاکی بەردەوام ئەبێت و تا چەند ئێوە کۆنتاکتان هەبوو لەگەڵ پەرلەمان لەگەڵ حکوومەت بۆ ئەوی کە بتوانن بە هەمووتان ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان کەم بکەنەوە بەڵێ خۆی کەمپینەکان بەڕاستی کاتیە کەمپین بۆ کاتیە بەڵام ئەم کەمپینە ئێمە جیاوازی لەوایە بەڵێنمان داوە تاوەکو نەگەینە نەتیجە و هەوڵێکی جدی نێن واز نایەنین بەڵام لایەنی حکومی ئەوانەی کە باسم کرد پشتگیری تاوان دەربڕیوە و چەندین وەزیر کە من خۆم قسەم لەگەڵا کردوون
پێم وایە سەردانی وەزیری ڕۆشنبیریش دەکەین بۆ ئەمە بەستە و پشتیوانمانە بێت بەڵام کەمپینەکان حرمەتم هەیە زۆر کەمپین هەیە بە ماوەیەکی چۆنەڵی کاتی وازێنێت تۆ کە کەمپینێک دروستەکەی ئێمە کەمپینەکەمان بۆ هەردوو ڕەگەزە ڕاستە ناوەکەی ئەوەیە بۆ ڕەگەزی هەردوو بەرامبەرە چکە بتێنەتێ بەڕاستی لە ئەم کەلتور ئێرە و هەرێمی کوردستان و بە تایبەتی کەلتوری کۆن لە هەردوو ڕەگەزەکە زەرمەند هەیە من لە حاڵی حاضر کە کەسێکی زیندوو هەیە کەسێک پەیوەندی پێوە کردم هەر وەکو هاوکاری کە هاوکاری بکەم بینێرم بە شەڵدەر بەڵام من خۆم بەش بە حاڵی خۆم بەڕاستی حرمەتمە هیچ ئەمانێک نییە لە شەڵدەرەکانە ئێستا حەق وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەمەشمان کردو بە یادداشت و تەقدیمیشەکەین پەناگەیەکی باش دابین بکرێت بە ئافرەدان بۆ ئەو ژنانەی کە بێسەرپەرشتن کە تووشی گرفتێکە بن خۆی کێشەکان بەڕاستی لە خێزانەوە هەڵەدا وردەوردە کوشتنی لێ دروست ئەبێت و زۆرشت کاک میوان ئەگەڕێم و لای بەڕێزت پێم خۆش ئەو پرسیارە ئاراستەی خاتون نووشین کەم ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند ئێوە ئاگاتان لە شەڵتەرەکانە ئەوانەی کە خانمان تێدا ئەمێنەوە هۆکاری چییە کاک میوان باسی لەوە کرد لە ئاستی پێویستدانی هۆکارەکەی من وەکو ئەوەی کە یعنی پەیوەندیم ئەوەندە هەبێت لەگەڵانەیە ئەو کەسانە ڕاستە تۆ شوێنێکی بۆ تەمین ئەەکەی کە تیا بمێنێتەوە بەڵام ئایا تۆ کێشەکە بە تەواتی بن بەڕاکەی نەخێر بە تەواتی بن بڕی ناکەی من لەگەڵەوەیان نیم کە تۆ ئافرێتتون دوتیژی بەرامبەرەکرێ یاخود هەڕەشەی لەسرە ببرێتە شوێنێکە و هەل لەو شوێنابی هەڵڕێتەوە نەخێر وەرە وردەوردە ئیش لەسەر کەیسەکە بکە سەردانی خانەوادەکە بکە بزانە کێشەکان لەکوێوە سەری هەڵداوە وە کاک میوانی توی خۆشم پێشتریش باسم کرد کێشەکە لە پێشە لە هەموو شتێکە لە بنەڕەتە لە هەردوو ڕەگەزە پەروەردەی نادروستە بەڕاستی چونکە لەبەروی هەم کە ئافرەتانمان کە پەروەردەیەک ئەکرێن کە شەرم بکەن و کە لاواز دەربکەون و کە ئازان نەبن و کە بوێر نەبوون خاوەنی کەسایەتی خۆیان نەبن بە هەمان شێوە هەندێک لە ڕەگەزی نێریشمان هەیە یعنی بەڕاستی وا پەروەردە ئەکرێکە کاتێک گەورە ئەبێت هەڕۆژ بە ئافرەتەوە کاتون دوتیژی بەرامبەر بە ئافرەتان ئەکا ئەبێت تۆ ئەمانە هەموو هۆکاری پەروەردەی ناتەندروست بەڵێ با باسێکیش لەوە بکەین کە ئایا شەڵتەرەکان بەشداریان هەیە لە کەمپینەکەی ئێوەیە خۆیان کاک میوان باشتر لێ زانێ چونکە ئەو زیاتر سەرپەرشتەش بەشداریەکیان نەکردووە هۆکاری چێ بۆچی ئێوە پەیوەندیتان پێوە نەکردوون وەڵای ئێمە پەیوەندیمان پێوە کردوون ڕاستی پێش ئەوەی ئێمە تقریبان لە کاتی 12 مانگ بوو پێم وایە 12 چەند هاوڕێک ویستیان ئەوە ڕاگەێنەوە کەمپینە بەڵام ئێمە پەیوەندیمان پێوە کردوون کە هەم ئاهەنگی یەک بین نەوەکو پەرتەوازە بین بەڕاستی پەیوەندیمان بێکۆ کارەکانتان باش بەڵێ بەڵام شێڵدەر هیچ پەیوەندیەکیان لەگەڵمانە نەبوو و نێشیان کردووە ئاگاداری کەمپینەکەش تا چەند بە نیازن لە هەولێر و دۆک و پارێزگاکانی تر ئەم کەمپینە ڕابگەێنن ئایا ئەوانش پێویستیان پێێتی لە ئێستا ئایا ئێوە توانیتانە کە بگەنە و ئەنجامی ئێوە لەوێژ ڕای بگەێنن بۆی کە بتوان ژنکوژی لە هەرێمی کوردستان کەم بکەنەوە بە دڵنیایی ئێمە ناتوانین بڵێن ژن کوژی ڕاوەستێنی یا حاڵێ بەڵام ئێمە پشتیوانێکی سەرسەختە بین بەڕاستی داکۆکیان یەگەن بەڵێ لە هەولێر لە دوهۆک بە حکمیەوەی من خۆم کارەکەم ڕێکخراوەیی و مەدەنیە زۆر هاوڕێ زۆر پێ خۆشە بەشدار بێ لەگەڵمانە و بەشداری شەبێت لە 2000دا حتمما لقەکان ئەبرێتە هەولێر و دهۆک و گەرمیان بەگشتی بۆ هیواین خاتون نوژین با باسێک لە یاساکانی ژنکوژی بکەین لە هەرێمی کوردستان بزانین یاسایەک هەیە بۆ ژنکوژی لە هەرێمی کوردستان و تا چەند ئەم یاسانە پەیڕۆ کراوە لە ئێستادا مەبەستە دەوەیە کە ینی ئایا یاسایەک هەیە لەگەڵ ژنکوژی نەخێریش یاسا بۆ ڕێگریکردن لە ژنکوژی یاسا هەیە بۆ ڕێگریکردن لە ژنکوژی بەڵام ئایا کۆمەڵگەی ئێمە لەگەڵ ئەو یاسانە نەخێ لەگەڵ ئەو یاسانە نییە تا ئێستا ینی چۆن بڵین هەردوای کولتور کەوتون یاخود بە بیانووی ئاینەوانێ ژنکوژیان کردووە بە چارەسەرێکی بنبڕ بۆ ئەم کێشەیە بەڵام بە پێچوانەوانێ ئەمە چارەسەر نییە بەڕاستی ئێستا من کە وامان نیازە لەگەڵ کۆمەڵک خانمی ڕێکخراوەکان کۆمەڵی خانمی ترایە و چەند دکتۆرێکیش پۆسپۆر بڵێن پەیوەندیک و کۆنتاکتێکیان لەگەڵ منا کردووە کە کۆمەڵێک دەورات بکەینەوە ئەم دەوراتانە بیبینە
زۆربەی زۆری شار و شارۆچکەکان ئەم دەوراتان لە چی پێکێن؟ ئەم دەوراتانە لەوە پێگێت کە ئێمە ئیش بکەین لەسەر بنیادنانی کەسایەتی زیاتر ئافرەتان لە پێشە و یەکێک لەو دەوراتانی کە ئێمە ئەمانی بیڵێنەوانەیە بەڕاستی کە ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە لە زۆر شار و شارچکەکان دروست بووە کە کاتێک ئافرەتێک زەواج ئەکا پەردەی کچێنی نەبوو ئیتر تاڵ ئەمە بە بیانووی ئەوەی کە پەردەی کچێنی نییە ئەمە تووشی غەڵەت بوو و شتێک لەم بابەتانە بکوژرێ ئەوە زۆر زۆر زۆرورە بەڕاستی بوترێتەوانێ دەوراتەکانی تریش کە ئیش ئەەکەین لەسەر بنیادنانی کەسایەتی ئەم ئافرەتە فێر ببێت کە چۆن بڵێن سیقەی بەخۆی هەبێت متمانی بەخۆی باست لە ئەو کێشەیە کرد ئەو کێشەیە پێویست ناکات یعنی بۆ ئافرەتەکە ئەم دەوراتانە بکرێتەوە بۆ خانەوادەی ئەم خانمە ئەبێت بکرێتەوە ئایا ئێوە تا چەند کارتان کرۆ لەسەرەوەی خانەوادەکانیان بانکێشکەنە لای خۆتان بێگومان خۆ ئێمە هەر نابێ ئیش لەسەر ئافرەتەکان بکەین ئێمە خۆمان هەموو دەوراتەکان کۆمەڵێک دەورات هەیە بە تایبەتی گرنگە بۆ ئافرەتان کە وایە بکرێت کەسایەتێکی کەی بۆ دروست بکەین بەڵام ئەبێت لە هەمان کاتیشە ئێمە خانەوادەکان زیاتر هۆشیار بکەینەوانێ کە تۆ ئەبێت بەم شێوەیە بیت یعنی چۆن بڵین ئەبێ بیر و بۆچوونی کۆن فڕێبێت بخیتە ئەو لاوانێ ئێستا من زۆر ئافرەتم لەلا هەیە کەسێکم لەلا بوو زەواجی کردبوو مناڵێکی هەبوو تەوان لە عیلێکی عشایرا بووم 2-3 ساڵێک زۆر لەگەڵیا بووم یعنی بەدایمی لەگەڵیا بووم ئاخر شدوتی مامۆستاگیان واز لە من بێنە لە بەروی من زەواج بکەمەوە جارێکی تر هەم مناڵەکە ناهێڵن و هەم حاشاشم لێکن زۆر هەوڵیشمما لەگەڵ کەسوکاری بەڵام نەمتوانی کەسوکاری قەناعەت پێ بکەم کە بگۆڕێن یعنی زۆر عیلە هەیە کەسوکار هەیە کولتورەکە زیاتر بەسەریانە زاڵە ناتوانێت قبوڵی بکە ناتوانێت بگۆڕێن ئەبێ ئێمەش یعنی بەڕاستی گەیشتونێتە سەردەمێک ئەبێ بگۆڕین نەگۆڕیت هەتا بێت دیاردەکان زیاتر ئەبێت زۆر باشە دەستان خۆش بێت ئەمێت باسێک لەو بکەین کاک میوان ڕێکخراوەکە ئێوە تایبەتە بە گەنجان ئێوە تا چەند هەوڵتانداوە گەنجان و شیار بکەنەوە تا چەند هەوڵتانداوە کە کار بۆ گەنجان بڕەخسێنن لە بواری کەمپینەکانتان لە بواری ئەو سیمینارانەی کە ئیکەن لە هەمان کاتیشدا گەنجان هۆشیار بکەنەوە بۆی ئەم دیاردەیە نەهێڵن لە بەرامبەریە دەستخۆش تەوان ئەم ڕێکخراوە ئەمەی ئێمەمە تازەیە بەڵام پێشتر لە ڕێکخرا و کە پێشتر کارمان کردووە سیمینار و کۆڕ و وەرکشۆپ و ئەوانەمان هەمووی ئەنجامدا بۆ گەنجان بەڕاستی ئەوەی کە توانامان هابێت چکە بۆ زانیاری جەنابەت هەموو ڕێکخراوەکان خۆبەخشانە کارەکەن یعنی هیچ هینێکیان لە بەردەستان نییە ئێمە هەرچی بکەین ڕاستی لە باخەڵی خۆمانێکین بە خۆشحاڵیشەوە ئەیکەین بەڵام یەکشتم لەبیر نەچێ ئەوەی کەمپینەکە کۆمەڵی ئافرەتانی کوردستانمان لەگەڵایە دەستخۆشییان لێ یەکەم سەرەتا ئەوان هەوڵی ئەوان داخات و چیمەن پارێزەر کاکسمکۆ بۆی هینی ئەوانش نەخۆم دەستیان خۆش بێت زۆر چالاکن و لەگەڵمانە دەستان خۆش بێت ئەمە باسێک لەوە بکەین کە لە سەرەتای ڕاگەاندنی ئەم کەمپینە تا ئێستا کێشەکانتان چی بوو چی وای کردووە کە نەتوان کارەکانتان بە باشی ئەنجام بدەن تەبعاً هەموو کەمپینێک پێویستی بە دەعمێکی مادی فەندێ ئێمە گرفتمان لەوە هەیە بەڵام خۆشببختانە کاک بەختیار لە پرسراوی ڕێکخراوی CDO ئامادەی خۆی دەربڕی کە بتوانێت پشتیوانەیەکی بچووکمان بکات هەرچی لە توانای ڕێکخرا و خۆی دابێت ئەوەشمان تاوەکو ئێستا حەل کردووە بەڵام بتەوێت ئیشەکان هەر چۆنەڵێت پێچێت زۆر باشە کاک میوانۆکو دوامین قسەت چییە بۆ ئەوەی کە بتوانن لە کاری ئەم کەمپینەدا بەرەوە پێشەوە بچنەوە کار و پرۆژەکانتان بە شێوەیەکی وابێت کە بێتە هۆکاری کەمکردنەوەی ئەم دیاردە لە هەرێمی کوردستان داواکارم لە خەڵکی کەسایەتی شاری سلێمانی و هەموو شارەکانی کە بەڕاستی ئەوەی لە توانایدا هەیە هاوکار بێ لەگەڵمانە پشتیوانی کەمپینەکە بێ داواکارم لە حکوومەتی هەرێم سپاسیانەکەم ئەو نووسنگانە تاوەکو ئێستا پشتگیر و پشتیوانمانن ئەنجومەنی پارێزگاش وەکوتم پشتیوانی تەواوی دەربڕیەوە بەڵام بۆ فراوانکردنی زیاتری کەمپینەکە پشتیوانی زیاتر پێویستە داواکارم یعنی هەمومان ڕێکخراوەکان بەڕاستی نەبینە بەش بەش هەمووی هەنگ بن من خۆم بەش بە حاڵی خۆم
بەڕاستی لە هەرکوێ میشەکەم وەکو ئەندامێکی کەمپینە هیچ کێشەم پلۆ پۆست نییە بۆ پلۆ پۆست نادم هیوادارم هاوڕێیانیش بەگشتی ئەوانەی ڕێکخراوەکان کە هاوڕێ منن و ئەزان بەشدارنی لە کەمپینەکە داوایان لێ یەکەم بەشدار بن. دەستان خۆش بێت. خاتون نووژین ئەمێت بزانم دوا قسەی تۆ چییە؟ دوا قسەی من ئەوەیە کە تکایەکەکەم لە هەموو مامۆستا ئاینیەکان و هەروەها ڕێکخراوەکان بە تایبەتی ئافرەتان بێنە پێشەوە لەم کێشەیە بەڕاستی بۆ ئەوەی وردە وردە هۆشیاری بڵاو بکرێتەوە ئەم کێشەیە بنبڕ بکرێت نەک لە کاتێکە کە ژنێک ئەکوژرێ ئەنج هەمووی بێتە سەرخەت بڵێ ئەوە کوژرا و نابێ وا بکرێ و ئەمە بیر و بۆچوونێکی کۆن و عقڵێتێکی دوواکەوتووە نەخێرۆرە تۆ ئیشی لەسەر بکە وردە وردە هۆشیاری بڵاو بکەرەوە بنبڕی کێشەکان بکە دڵنیام کە بەرەو چارەسەرکردن ئاڕات. دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ زانیاریەکانتان بە هیوای بەردەوامیتان بەڵێ سپاس بۆ بەڕێز میوان قەرەداغی لە پرسایی ڕێکخراوی تیشکی گەنجان و بەڕێز نوژین حەسەن ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کابەشێکی ڕاستە و خۆ میوانمان بوو. بەڵێ ئازیزانم تاوای بڕگە بابەتەکانی وڕمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد و کامران.